بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لەگەڵ هاوکارم شەیدا بە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. ئومێدەکەم تەوەر و بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی ئێوەی عەزیز و خۆشەویست بێ. بەڵێ سپاس ڕیاز، سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویست. خۆشحاڵین کە ئەمڕۆ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی گرنگەوە هاتینەوە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست کە پرۆگرامی ئەمڕۆژمان لە چەند تەوەرێک پێکهاتووەکە. تەوەرێکمان باز لە هاتوچۆ دەکەین بە میوانداری وتەبێژی بەڕێوەبەرایەتی سلێمانی و هەروەها تەوەری دووەممان باز لە مامۆستایەک و چەند خوێندکارێک دەکەین کە لە پێشبڕکێکدا سەرکەوتنیان بەدەستێنەوە و تەوەری سێمیشمان باز لە پڕفرۆشترین کتێباینەکان دەکەین کە لە هەولێرەوە ڕاستەوخۆ میوانمان دەبێت. بەڕێزان سەرەتاش دەچینە لای مێژوە گرنگەکانی ئەمڕۆ کە لە 15/452 لەدایکبوونی هونەرمەند و وێنەکێشی بەناوبانگی ئیتالی لیۆناردۆ دافینشی کە خاوەنی شاکاری جیهانی تابلۆکەی مۆنالیزایە کە نرخەکەی لە ژمارە نایەت. لە ساڵی 1642 لەدایکبوونی سوڵتان سلێمانی دووەمی قانونی. ساڵی 1858 لەدایکبوونی ئیمێل دوورکایمی فەیلسوف و زانای فەڕەنسی بواری کۆمەڵناسی. لە ساڵی 1894 لەدایکبوونی نیکیتا خروتشۆفی سەرۆکی یەکێتی سۆڤیەت. لە ساڵی 1911 لەدایکبوونی زانا و ئەوتاربێژی لێزان و ڕەوانبێژی میسری شێخ محەممەد موتەوەلی شەعراوی. ساڵی 1912 لەدایکبوونی کیم ئیلسۆنگی سەرۆکی کۆریای باکوور. ساڵی 1955 کردنەوەی یەکەم چێشتخانە لە زنجیرەی چێشتخانەی بەناوبانگی جیهانی ماکدۆناڵد لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ خواردنی خێرا فاست فود کە پاشتر بە جۆرێک بەناوبانگ بوو کە لە سەرانسەری وڵاتانی ئەوروپی و بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵات لقی خۆی کردەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ماکدۆناڵد ئەوەیە جۆر و ڕێژەی خواردنەکانی شێوازی دروستکردنیان لە واشنگتۆن و نیویۆرک چۆن بێت لە گوندێکی دوورەدەستی ئەفریقیا و ڕۆژهەڵاتیشدا بە هەمان شێوەیە و هەمان پێکاتی خۆراکیان هەیە. ساڵی 1970 کۆچی دوایی فەیلسوف و کۆمەڵناسی گەورەی فەڕەنسی ژان پۆڵ سارتەری پێشەنگی وجود. ساڵی 1972 لە سێدارەدانی خالید ئیسلامبولی و 5 کەس لە هاوکارەکانی کە چەند مانگ بەر لەو وادەیە لە مانۆڕێکی سەربازیدا ئەنوەر محەممەد ساداتی سەرۆکی میسری تیرۆر کردو. لا کاتی دەرچوونی ئەم حکومەشدا دایکی چەند سینیەک شیرینی بە گەڕەکەکانی دراوسەیدا دەگێڕا و دەیگوت کوڕەکەم بە شانازیەوە شەهید بوو تاغوتێکی لە کۆڵ موسڵمانان کردووە. لە ساڵی 2002 تێکشکانی فڕۆکێکی نەفەر هەڵگری چینی لە نزیک شاری بوسان کوریە و مردنی سەرجەم سەرنشینەکان. زۆر سپاس شەیدا بۆ زانیاریەکانت. ئەمڕۆ وا دیارە کۆمەڵی ڕووداوی گرنگ لەم ڕۆژەدا ڕوویانداوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک شەیدا ئاماژەی پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان بریتە لە بەخشینی ڕێنمایی و هۆشیاری هاتوچۆ لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان. بێگومان بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بەردەوام لە خزمەت هاوڵاتیاندا بووە بۆ بەخشینی ڕێنمایی و سەلامەتیەکی تەندروست بە هاوڵاتیان لە پێناو پاراستنی گیانی سەرنشین و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆ مەبەستەش بەردەوام لە هەوڵی چاکردنی میکانیزمەکانی هاتوچۆ و جادە و ڕێگەوبانەکان و بەخشینی سەلامەتیەکدایە. وەک خۆشتان نەزانن شەیدا ئەمساڵ بەهۆی ئەو باران بارینە بەخڕ و بە زۆرەی کە لە هەرێمی کوردستان هەبوو جادەکانی شاری سلێمانی وێرانبوونێکی زۆریان بەخۆیەوان بینیوە. بۆی ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز ڕائید کاروانستێق وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی باز لە کێشە و گیر و گرفتەکانی هاتوچۆ و جادە و ڕێگەوبانەکانمان نەکەین وە گلەی و گازندەی هاوڵاتیان و وەسبەی نێژڕۆژی ژینگەیە هاوڵاتیان باز لەوە دەکەن کە ساڵانە پارەیەکی زۆرە درێ بۆ ژینگە. ئایا ئەم پارەیە تا چەند ئەتوانێت بخرێتەوە خزمەتی پرۆژە هاتوچۆیەکانی چاکردنی ڕێگەوبانەکان و زۆر شتی دیکەش. بۆ مەبەستە وەک ئاماژەم پێکرد بەڕێز کاروان ڕائید کاروانستێق وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە کاکاروان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادە. زۆر سپاس بۆ بەڕێستە. کاکاروان سەرەتا پرسیم بزانین گۆڕینی ئاڕاستی شەقامەکانی سلێمانی هیچ قەرەباڵقێکی بۆ شار دروست نەکردووە تا چەند سەرکەوتوو بووە. بەڵێ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. دیارە بیرۆکەی گۆڕنی ئاراستی شەقامەکانی شاری سلێمانی بە هۆی ئەوە بوو کە لۆ دوو قەرەباڵقێکی زۆر لە ناو سنتەری شاری سلێمانی دروست بوو و زۆر جار ڕیزبەستن و زۆر جار خنکانی هاتوچۆ دروست بوو. بۆیە
بیرۆکەی گۆڕینی بەشێک لە ئاراستەی شەقامەکانی ناو سەنتەری شاری سلێمانی بۆ ئەوە بوو کە جوڵەی هاتوچۆ لە ناو شاردا بەردەوام بێ و بۆ مەبەستە بوو کە وەکوتمان ئەو خنکانە هاتوچۆیی کە هەندێک جار دروستە بوو ئەوە نەمێنێ بۆیە بیرۆکەکە چۆ وای جێبەجێکردنەوە بەشێک لە شەقامەکانی ناو سەنتەری شاری سلێمانی ئاراستەکانیان گۆڕانکایی بەسەردا هاو و بە پێی فیدباکی ئەوەی کە ئێستا ئەبیسترێتەوە لە هاوڵاتیان بەشێک ڕاستە بەشێکی دوکاندارەکان بەشێکی ئەوانی کە کاسپیا لەسەرهەیە تا ڕادێک زەرمەند بوون ناڕازین بەڵام بە شێوازێکی گشتی فیدباکی خەڵک و شۆفێران و هاوڵاتیان بە شێوازێکی گشتی دەستخۆشی و هینیان هەیە بۆم پرۆژەی بەڕێوەباڵخی هیچ نەماوە ڕاستی بمانێ قەرەباڵغی بۆ چارەسەرکی ئاراستی شەقام گۆڕی و ئاراستەکان پێچوانەکەیتەوە ئەمانە هەموو چارەسەری کاتین چارەسەری هەمیشەیی خزمەتگوزاری پێشکەوتووی ئەندازەیە کە ئێستا لە دنیادا لە بواری هاتوچۆیە بەکاردێوەکو دروستکردنی بەرزە پردووەندە پاس و ئۆڤەرپاس و شوێنی پەڕینەوەی پیادەی مۆدێرن و ئەم شتانە بەڵام لەم دۆخەی کە ئێمەی تیاین لە هاتوچۆی سلێمانی و ئەو ئیمکانەتە دارایی کە لە بەردەستمانە لە هاتوچۆی سلێمانی بۆ قۆناغا و چارەسەرە بە پێویست زانرا ئەگەرنا ئەمانە چارەسەری کاتین کورتخایەنن چارەسەری درێژخایەن و هەمیشەیی نین. زۆر باشکە کاروان وەک لە پێشکەکەش هاماژەم پێکرد بەهۆی ئەو بارانە زۆری کە ئەمساڵباری جادۆبانەکانی سلێمانی تووشی وەکۆڵێ خوران و هەڵوەشانەوە هاتوون. ئەمانە چاکردنەوەیان لە ئەستۆی کێدایە تا چەند بۆمە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە وەرزی گەرما و نەمانی بارانە هەوڵیدا و لە پێناو چاکردنەوەی ڕێگاوبان و شەقامەکانی شار. چاکردنی ڕێگابانەکان و سیانەکردنی ڕێگابانەکان ئەرچی شارەوانەکان و بەڕێوەبەرایەتی ڕێگابانە ئەرچی هاتوچۆی باڵین پارێزگای سلێمانی نییە. ئەگەر قسەکە لەسەر ئەوە بێ و سەتای بەرنامەکەی باست کرد پارێ ژینگە و ڕێگە لە هاوڵاتیان وەرەگیرێ و بەڕێوەبەراتی هاتووە وەرەگری ئێمە زۆر جار ئەم ڕوونکردنەوەیمان ناوە ئێستش بۆ بەڕێستانی ڕوونەکرد بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیە. پارێ ژینگە و ڕێگا لە دوای بڕیاری ژمارە 79 ئەنجومەنی وەزیران دەرچوو کە گۆڕانکایی بە ڕسومات و غەراماتە و بڕیاری ژمارە 79 ئەنجومەنی وەزیران ساڵی 2016 بوو. کۆمەڵی ڕسومات و غەراماتی هاتووە گۆڕانکایی بەسەرهات لەوانە پێشتر هیچ بڕەپارێک لە هاوڵاتی وەرناگیرا کاتێک کاتە بەڕێوەبەراتی هاتوچۆ لە حەقی بەکارهێنانی ڕێگابان و پیسکردنی ژینگە. بەڵام ئێستا لە دوای بابڵین مانگی 2016ەوە بۆ هەر جۆرە لە سوارڕە و بڕەپارێک دەستنیشان کرا بۆ حەقی بەکارهێنان و پیسکردنی ژینگە. ئێمە سروشتی کاری ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆ هێزێک بەشێک هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەیچی جێبەجێکردنی بڕیارەکانی سەر و خۆمانە و بڕیارەکە دەرچوو دەستنیشانی کرد کە بۆ هەر جۆرە لە سوارڕەوێک بڕەپارێک بۆ حەقی بەکارهێنانی ڕێگابان و پیسکردنی ژینگە وەرگیرێ. ئێمە هەر ئەو کات وە تا ئەم کاتش کە قسە بۆ بەڕێستانەکەین چەندین جارتومانە پێویستە حکوومەت جهتێک لایەنێک بەڕێوەبەراتیەک ڕوبەڕووی بەڕێوەبەراتی هاتوچۆ بکاتەوە یاخود سندوقێک جات کرێتەوە لەو پارەی کە وەرگیرە لە حەقی بەکارهێنانی ڕێگابان پیسکردنی ژینگە بخرێتە سندوقێکی تایبەتی و دواتر ئەو پارەیە بخرێتە سەر بەڕێوەبەراتی دیاریکرا و ڕێگابان یاخود ژینگە و لەباری خۆیان سەرفکرد. بەداخەوە تا ئێستا ساڵی 2016 ئێمان پارەی لە خەڵک وەرەگرین لە حەقی بەکارهێنانی ڕێگابان و پیسکردنی ژینگە چۆ سەرداهاتی گشتی حکوومەت. بەڵام بە پێی زانیاریەکانمان لە کۆتا مانگەکانی ساڵی ڕابردوو ساڵی 2018 ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکرد بۆەوەی کە ئەو پارەی کە لە هاوڵاتی وەرەگیری لە هەموو بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ بخرێتەوە سەر حسابی وەزارەتی ڕێگابان و وەپێی دیژنەیەک و وەپێی شێوازی کارکردنی خۆیان بە پارێزگاکانی هەرێمی کوردستانە سەرف کرێت. سەرف کراوە کە ئەوەندەی جەناب ئاگاداربی خۆی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران لە کۆتا مانگەکانی ساڵی 2018 بوو و ئێسێمەوە ئەچوینە مای 4 نەخێت تا جێبەجێ نەکرێت. زۆر باشەکە کاروان بۆ بورەدانانی ئەم کامێرانە بەنهێنی ئێوە مەبەستان غەرامەکردنی هاوڵاتیانە یان ئەوەیە کە تیژڕەوی کەمکەنەوە؟ خۆی ڕاستی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی ئێمە لە سلێمانی کە کاری پێکەین نهێنی نین، یعنی تا ڕادێکی زۆرەوەی شۆفێر بێ شاری سلێمانی تا ڕادێک شوێنەکانی بەباشی ئەزانێ. ئێمە کامێرەکانی چاودێریکردنی خێراییمان لە شوێنە داناوە. بەڕێز بەڕێوەبەری بەشی کامێرەکانی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕۆژانە هەفتانە مانگانە ئامار وەرەگرین لە چ شوێنیژی شاری سلێمانی یاخود لە ڕێگابانی شاری سلێمانی ڕووداوی هاتووە ڕووی یابێەوە ڕووداوەکەش هۆکاری پلەیەکی تیژڕەوی بوو بێ و مانای ئەوەیە کە پێویستە ئەو شوێنە ئەگەر ڕووداوەکە چەند بارە بوو بێتەوە لەو شوێنەیە
پێویستە شوێنە کۆنتترۆلکەی بە کاملی چاودێری خێرایی بۆیە پاش وەرگرتنی ئامارەکان و زانینی شوێنی ڕووداوەکان و هۆکاری ڕووداوەکان کە چیش ڕێوی بوونە ئێمە بەشی زۆری کامێرەکانی چاودێریکردنی خێرایی لە شوێنانەدانین کە ڕووداوی هاتوچۆ چەند بارا بێتۆتیایە و بەهۆی چیش ڕێیەوە و شۆفێری ئێمە ئەبێ خۆی ڕابهێنێت چونکە وە کامێرە سابتەکانیش بەرنمەیە وەربگیرێنەوە ژمارەی کامێرە سابت و جێگیرەکانی کامێرە سابتانە لە ئێستا لە کارکەوتون لەکار نەکەوتون هەر کاریان سەرەتاکاریان نەکردووە مەبەست بوو بە وەڵامی پرسیاری جەناویشتێمەوە ینی خەڵکی ئێمە بێ شۆفێری ئێمە خۆی ڕابێنێ ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدراو لە ناو شار 50-60 کیلۆمتر لە کاتژمێرێکدا و زۆر جار ئەم خێراییە بە پێی شوێنەکەدا ئابەزێت لەوانەیە نزیک شوێنی دانیشتوانی چڕ و نزیک قوتابخانە و خوێندنگا و باخچەی ساوات ئەم خێرای دابەزێتە سەرخوارە بۆ 20 کیلۆمتر لە کاتژمێرێکدا ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدراو لە ڕێگابانەکانی دەرەوە 100 کیلۆمتر لە کاتژمێرێکدا کە ئەم 100 کیلۆمترە زۆر جاردا ئابەزێ بە پێی نزیک بێتەوە لە گوندێک و شوێنی نیشتە جێبوونانە بۆ 80 و بۆ 60 و بۆ 70 و لە پێچەکانیشدا ئەم خێرایەکە بێتەوە بۆیە شۆفێری ئێمە ئەبێ خۆی ڕابێنێت لە ڕێگابانەکانی دەرەوە ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدراو 100 کیلۆمترە لە ناو شار 50-60 کیلۆمترە بۆیە تووشی سزای کامێرەکانی چاودێریکردنی خێرایی نەبێتەوە سەبا بۆ پرسیاری بەڕێستان کە کامێرە جێگیرەکان بۆ کار ناکەن لە سەرتادا ئەم کامێرە جێگیرانە پرۆژەی ساڵی 2014 کە کۆمپانیایشی ناوخۆیی لە شای سلێمانی جێبەجێ کردن پرۆژەیە دەرخستە و تەندەری و مانگیۆشت و حالە و هەموو پرۆسی کە پێویستە کە پرۆژێک ئەکری ئەم کارانەی بۆ بکرێ ئەم کارانە کرا دواتر بە پێی بڕیاری ئەو کاتی بەڕێزی پارێزگای سلێمانی لیژنەی لێکۆڵینەوە لەسەر پرۆژەکە پێکا و کە کۆمپانیایشی ناوخۆیی بوو لەسەر دەرخستە و مانگیۆشت و حالە و ئەوانە دواتر لیژنێکی تر لیژنەی هەڵەشار لیژنێکی تر پێکاتەوە لەسەر ئەم گرفتە دوای دوو جار کۆمپانیاکە چەند جارێک داواکاری کرد و کە پرۆژەکە دەست بەکار بێتەوە دواتر بە فەرمانی وەزارەتی ناوخۆ و لەسەر داواکاری کۆمپانیای جێبەجێکار فەرمانی وەزارەتی ناوخۆ پرۆژەکە کەوتەوە کارکردن و هەموو ببورن ئەو پێداویستە دیارایەنەی خۆی بۆ سەرفکرا و ئێستا هەموو پارەکەی کە هینە بەشێکی زۆری پارەکەی بۆ سەرف کراوە بەڵام ئیشەکە ماوەتە سەر بەڕێوەبەرایەتی هاتوچۆ شێواز و سیستەمی کارکردنی کامێرە گەڕۆکەکان لەگەڵ کامێرە جێگیرەکانە جیاوازن ئەمانەوە سیستەمی خێنەوەتە پەیوەندی بە کاروباری هونەری و کاژێڕی هەیە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ زۆر باشکا کاروان ئەو تاسە و چاوایانەی کە ئەمساڵ بەهۆی بارانبارین و لەسەر شەقامەکان دروست بوون بەتایبەت لەوانەی دەرەوەی شار بەتایبەتتر ڕێگەی نێوان سلێمانی و کەلار ڕێگەی نێوان سلێمانی و کۆیە و تەنانەت کۆیە و هەولێر و سلێمانی و هەولێریش ئەمان تا چەند بۆتەوە کاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ خۆی لە هەموو دنیاە دووەم هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ ڕێگابانە یەکەم هۆکار پۆلن کراوە بەهۆی کە یەکەم هۆکار خودی شۆفێر دووەم هۆکار خراپی ڕێگابان سێوەم هۆکار لە دەستدان و لەبوونی مەرجی توندوتۆڵی چوارم هۆکار هەندێک جار خراپی کەشوهەوە لە دنیادا هۆکاری پلە دوو خراپی هەلومەرجی ڕێگابانەکانە بەڵام ئەتوانین بڵین ئێستا لە هەرێمی کوردستانە پارێزگای سلێمانی ئەم هۆکارە بەراورد بە وڵاتێکی تر بە نمونە بەراورد بە وڵاتانی دراوسێ هۆکاری خراپی ڕێگابانەکان لای ئێمە هۆکارێکی بەهێزە لەبەرەوەی کو بەڕێستان باسان کرد ڕێگابانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی لە کاتی ئێستادا لە دۆخێکی زۆر خراپان پێش بارینی ئەم شەپۆ لە بارانبارین و بەفربارین و بەستنی شقامەکان بۆ خۆی ڕێگابانەکان و شقامەکان بۆ خۆیان لە دۆخێکی خراپا بوون ئەجا دوای ئەم شەپۆ لە بارانبارینی کە باری و ئەم ڕووداوە سروشتیانی کە هەبوو ئێستا بەشێک لە پردەکانمان تێکچوونی ڕێگابانەکانی دەرەوە و ڕێگابانەکانیشمان لەو دۆخەی ڕابردوو کە تیای بوون خراپتر بوون پێشتر خراپ بوون ئێستا خراپتر بوون بۆیە ئەرکی شارەوانی بەڕێز و بەڕێوەتی ڕێگابان و لە نای پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانی بەڕێز کە بودجەیەکی زۆر تایبەتی دەستنیشان بکرێ ئەگەر لەو پارەی لە ڕێگابان و ژینگە لە خاوڵاتی وەرەگیری ساڵەکانی ڕابردووش بێت وەربژیرێتەوە بکرێتە یەک پرۆسێکی گشتی تۆڕی ڕێگابانەکان شقامەکانی شای سلێمانی و هەرێمی کوردستانی پێچارەسەرکرێت. شایدا ئەوەندەی کە ئێمە ئاگادارین دروستکردن و ڕاستکردنەوەی تاسەکان لەسەر شقامەکان ئەوەی کە ئەمە ناکە لە چوارچەوەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە شتێکی بەرچاو بۆتە دیاردەیەک کابرا دوکانێ داهانێ لە پێناوەی کە ئۆتۆمبیل خاوی کاتەوە شتێکی لێ بخرێت تاسەیە دروستەکە ئەتوانین بڵین مەگە سیارەی بەرزەگینا سیارەی نزم بەردەوام لێدا ئێوە ڕێنماییتان چوە بۆ ئەم جۆرە تاسانە بەدەر ئەو تاسانە کامان کە دانپیانراوی ئێوەن و
بە مەرج و ڕێنمایەکانی ئێوە دانراون و قسەشتان لەسەر و تاسانە چێک کە کابرا بۆ بەرژەوەندی خۆی ببوورە ڕاست کارانەوە پێچان وایە بوونی ئەم هەموو تاسەیە ڕووداوی هاتوچۆکەم بکاتەوە چونکە بەڕاستی لە ڕێگەی سلێمانی بەتایبەت بۆ هەڵەبجە و هەورامان دەبینی تاسێکی زۆری لێ بێشومار ئایا ئەمە بۆتە هۆی کەمکردنەوەی ڕووداوەکان هەموو تاسانی کە دەزیشان دانراون لەلایەن هاوڵاتیان خۆی و لەلایەن تیمەکانی ئێمە لە بڕوبەتی ئەندازی هاتوو دانراون ئەمە پێچەوانەی یاسان و زیادە ڕەوین و ئێمە ناوبەناو لەگەڵ بەڕێز شارەوانیەکان و لایەن پەیوەندیدارەکان و سوودوەرگرتن لە ئامێرەکانیان لە شۆفڕ و گرێدرەکانیان ناوبەناو هەڵمەتێکەکەین بۆ لە ناوبردن و لابردنی ئەو تاسە دەستکردنە یاسایانەی کە لە کۆڵانەکان و لە ڕێگاکان دروستکراون بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە کۆتاییمان بە هەموو ئەوە هێنابێ و کەسانی کە تاسی دەستکردی نایاساییان لە بەردەمی شوێنەکانیان و ماڵەکانیانە دروست کردووە تاسە دەستکردە یاساییەکان کە ئێمە دەماناوە بە شێوازی گشتی لەسەر داواکاری هاوڵاتیان و پاش سەردانیکردنی تیمی پسپۆڕی ئەندازی بەڕێوەبەرایەتی هاتووە بۆ شوێنەکە و دراسەکردنی ئەو شوێنەکە ئایا پێویستی بە تاسە هەیە یاخودنا و عادەتەن ئەو شوێنانەی کە تاسی دەستکردنی تیادانین ئەو شوێنانە کە زۆرترین پیادەڕە و شەقام بەکارهێنێ بۆ پەڕینەوە و جوڵەی ئۆتۆمبیلی زۆر لەسەر و ئۆتۆمبیلەکان بەخێران بۆ پاراستی ژیانی ئەو کەسانی کە ئەو شەقامە بەکارهێنن بۆ پەڕینەوە بۆ نمونە نزیک قوتابخانەکان نزیک خوێندنگاکان نزیک مزگەوتەکان نزیک نەخۆشخانەکان ئەو شوێنانەی کە وەکو باسم کە بە شێوازی گشتی جوڵەی ئۆتۆمبیلی زۆر لەسەرەوە تا ڕادێک ئۆتۆمبیلەکان خێران و پیادەڕەوێژی زۆر هەیە شەقام بەکارهێنێ بۆ پەڕینەوە بۆی ئەم تاسانەی ئێمە لەلایەن تیمی پسپۆڕی ئەندازی هاتوچۆ شوێنەکە پشکنینی بۆ کرێ دراساکرێ ئەگەر گونجاو بێ ئەو کاتە ئەو کاراکرێ و کارە جێبەجێکرێت و باسمان کرد هەموو تاسانی تر کە دانراون بەدەر لە سەرپەرشتی و چاودێریکردنی تیمی ئەندازی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەموو نایاساین و بین ئێمە وەکو هەڵمەتێکەکەی لەگەڵ شارەوانەکان و لایانی پەیوەندیدار بەڵام نەمانتوانێت پێویست کۆنتترۆلی ئەم دوو خەڵکی زۆر باشە کارۆن وەک دەزانین کە ئۆتۆمبیلێکی زۆر لە هەرێمی کوردستاندا هەیە تا ئێستاەوە هیچ ڕێگایەکتان نەگرتوتە بەر بۆی ڕێگری بکەن لەوەی کە ئەوەندە ئۆتۆمبیل هاوردە نەکرێت هێنانی ئۆتۆمبیل ئەویش بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی بازرگانی و خاڵە سنووریەکانە و ڕاستە ناوبەر هەندێک کۆبوونەوە هەیە لە نێیان لاوانە پەیوەندیدارەکان بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ یاخود بەڕێوەبەراتی هاتوچۆکان لەگەڵ گومرگ و خاڵە سنووریەکان دەستنیشانکردنی ڕێوشوێنە یاسایەکان بۆ هاتنی ئۆتۆمبیل بەڵام فەرمانی هاتنی ئۆتۆمبیل فەرمانی لەسەر و دەسەڵاتی بەڕێوەبەراتی هاتوچۆ بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆیە بە فەرمانی وەزارەتی ناوخۆ و با بڵین یاخود بە ئەنجومەنی وەزیرانە کە بڕیارە درێ بە هاتنی ئۆتۆمبیل و یاخود ڕاگررتنی ئۆتۆمبیل پێشتر لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی کاتێک کە ئۆتۆمبیل تۆمارەکرا ئەوای ئۆتۆمبیلێکی تر لە تۆمار بسڕایەتەوە با بڵین بمرێندا ئۆتۆمبیلی کەباتایە بەڵام ئەمە چەند ساڵێکە ئۆتۆمبیلێکی زۆریەتە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی ئێستا ژمارەی ئۆتۆمبیلی و سوارڕەوەکان لە پارێزگای سلێمانی زیاتر لە 500,000 لە هەرێمی کوردستان لە ملیۆن نیوەک زیاترە جگەر لەوەی کە لە بۆنەکان لە پارێزگاکانی تری ناوەڕاست و خوار و عێراق ئۆتۆمبیلێکی زۆر و سوارڕەوەکی زۆریەتە هەرێمی کوردستان بێتە سلێمانی لە بۆنەکان لە وڵاتانی دراوسێ وابینی لە کاتی بچووکتری دروستبوونی بچووکترین ئاستەنگی هاتوچۆتە ڕووداوە بێ هەر حاڵاتێ بێت ڕێزبەستنیشی زۆری ئۆتۆمبیل دروستە بێت لە دوو خەواڵەکەی زۆر دروستە بێ و لە کۆنتترۆلی ئێمەش دەرەچێ وەکو بەڕێوەبەراتی زۆر باشە من بەسمە بڵێم شەقام و ڕێگابانەکانی شاری سلێمانی ئەو ژمارە زۆر ئۆتۆمبیلال ناگرێتەوە کاتی خۆشێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بێت لە دانانی میکانیزمیشی ترکا بۆ هێنان زۆر باشە شەیدا لەبەر کاتی بەرنامەکەمان زۆر کەمی ماوە من وەکو خۆم سیارەکەم بەردەوام پڕە لە بتڵی ئاو و ساردی و پاژماوەی خۆراک بڕیارێکی جوانی بەڕێوەبەراتی هاتوچۆ غەرامەکردن و وەکۆڵێ دانانی سەرپێچی و بۆ ئەو کەسانەی کە لە جامی سیارەکانە بتڵی شوشە و دەبە ئاو و پاکەتی جگەر و ئەو شتانە فرێدەن سبەینەش ڕۆژی گیانی ژینگەیە ئەم بڕیارە پێمان خۆشە لە دووسێ خولەکێکا گرنگی ئەم بڕیارە و میکانیزمەکانی جێبەجێکردنی و ئێم لێرە خۆم دەستخۆشیێکی زۆرتان لێکەم چونکە پێم وایە هەر کە ناسێ لەسەر ئەو شەقامانە کە پشتی چەماوەی جارێکترە چەمێنێتەوە وەکو باوکی خۆمان و ئەبێ ڕێزی بگرین و هەوڵ بدەین کەمترین ماندووبوون و ئەرک بخینە سەرشانی و بۆیە ئەوەشم بۆ باس کرد وەکۆڵێ مرۆڤ بەر لە خۆیەوە دەست پێ بکامە من بەردەوام وەکۆڵێ ڕەوشتوینی خۆمەکە لە ژیانما لە جامی سیارە شتم فرێنەداوە دەستان خۆش بێ ڕاستێ بێ دەستخۆشی لە شارەوانی کرێ بڕیارەکە بڕیاری شارەوانیە و نووسراو بکرێت بۆ
بۆ بەڕێوەبەرایەتی هاتوو میکانیزمی دەستنیشان کرێ بۆ جێبەجێکردنی بەڵام ئێمە پێشتریش وەکو بەڕێوەبەرایەتی هاتووکو مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەپێی بەیاناتی مروری یاسا دەسەڵاتی پیا بووین لە هەر جۆرێک لە هەسوکەوتی نالەبار و نایاسایی شۆفێر کە ئیجراتی یاسایی بکرێەوە هەندێک جار کارێک کراوێت کە لەو جۆرە و بێ بەپێی ئەوەی کە بەپێی ڕێنمایی و بەیاناتی مروری هەسوکەوتی یاساییمان کردووە بەڵام پێشنیارەکە و بڕیارەکە بڕیاری شارەوانیە و ئومێدەکەین کە بە تەواتی جێبەجێ بکرێ و هەر ئەرکیش بێمە پسپێرێ وەکو ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ بە دڵنیایی و جێبەجێیەکەین لە پێناوی پاراستن و لە پێناوی بڵین پاکڕاگرتنی ژینگەکەمان و داواکاریشین لەوەی کە شۆفێران پابند بن دڵنیاشین لەوەی بەڕادەیەک شۆفێران بە شێوازێکی گشتی بەهۆی ڕۆڵی ڕاگەیاندن و قوتابخانە و پەروەردەی زۆر ئەوەیە بەشێکی زۆری شۆفێران لەکەیەوە چێتە بواری جێبەجێکردنەوە بڕیارە بێنێتەوە سەر ئەوەی کە نووسراوە کاکرێ بۆ بەڕێوەبەرایەتەکانی هاتوو شێواز میکانیزمی جێبەجێەکەی دەستنیشان کردێ و ڕێنمایی پێدێچێت لەلایەن بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ و دەسەڵات و بڕی سزاکەشی دەستنیشان کرێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕایەت کاروان سدیق و تەبێژی پۆلیسی بەڕێوەبەراتی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریانی کە بێمە زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی بەڕێز دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارڕوچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵبەرزان هاوکارانم لە ناوەندی هەواڵەوە راپۆرتێکیان لەبارەی پێشانگای کتێب و ڕێژەی فرۆشتنی کتێب لەو پێشانگایە بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. تراوە کتێب باشترین هاوڕێیە. بەپێی ئامار و زانیاریەکانی دوایەمین پێشانگای کتێب کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە هەولێرکرایەوە فرۆشی کتێبایینیەکان پلەی یەکەمیان بەدەستێناوە. ئەمەش نیشانەی هەر شتێک بێت ئەوە دەردەخات باشترین هاوڕێی کەسانی ئیسلامی و ئایندار کتێبە. هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئاماری پێشانگای نێودەوڵەتی کتێب کەسانێک کە هەموو ڕەهەندێکی ژیان بە بیر و ئایدۆلۆژیای هەڵدەسەنگێنن کەوتونەتە چانە لەوەی کتێبی ئاینی فرۆشی زۆر بووە و ئەوەش بە مەترسی دەزانن لە کاتێکدا خوێندنەوەی هێندە گرنگە بۆ چوونێکی باو هەیە کە مرۆڤ کاغەزی فڕێدراوی سەر شەقام و تابلۆی سەرمۆڵ و بازار و دوکانەکانیش بخوێنێتەوە. ئەو کەسانەی ڕخنە لە قەرەباڵغی و فرۆشی زۆری کتێبایینیەکان دەگرن پێویستە لەبری ئەوەی ڕخنە لەوە بگرن هۆی چیە خەڵکی تەنانەت بە زۆریش ئەو ڕۆژنامە و بڵاوکراوانش ناخوێندنەوە کە پارتە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ساڵانە ملیارەها دینار لە دارایی گشتی هاوڵاتیانی تێدا بەفیڕۆ دەدەن. لەگەڵەوەی مەرج نییە هەرچی کتێبی ئاینی کڕی و خوێندیەوە ئیسلامی و ئایندار بێت. بە هەمان شێوە ئەگەر ئامارێکی ورتر وەربگرین گومانی تێدا نییە ڕێژەیەکی بەرچاویە و کتێبانەی دیکەشکە فرۆشراون و ئاینیش نین ئەوانیش کەسانی ئیسلامی و ئایندار کڕیونەتی. ئەو ناوچەی هەرێمی کوردستان و خەڵکەکەی تێدا دەژین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبیە لە ڕووی دۆستایەتی کتێب و خوێندنەوەوە لە تەواوی جیهان لە دواترە جێگەی نرخاندن و هەڵنانە لەم نێوەندەدا کەسانێک ڕێ لە خوێندنەوە و دۆستایەتی کتێب بنێن. بەپێی راپۆرتێکی دامەزراوەی فکری عەرەبی تێک ڕایگشتی خوێندنەوە لای تاکێکی ئەوروپی ساڵانە 200 ساعەتە، بەڵام بۆ کەسێکی عەرەب تەنها 6 خولەکە، واتە تاکێکی عەرەب یان هەر هاوڵاتێکی ئەم سنوورە جوگرافیە ساڵانە تەنها 6 خولەک دەخوێنێتەوە. ڕێکخراوی یونسکۆ ئاماژەی بۆ ئەوە کردووە منداڵێکی عەرەب لە ساڵێکدا لە چەند خولەکێک زیاتر ناخوێنێتەوە بەراورد بە منداڵێکی خۆراوایی کە 12,000 خولەک دەخوێنێتەوە. جێگەی سەرسوڕمان و منەتباری نییە کەسانی ئایندار و ئیسلامی لە کەسانی دیکە خوێنەرتر بن یان دەست و پەنجەیان لەگەڵ کتێب و ڕۆشنبیری نەرم کرد بێت لە کاتێکدا پەیامەکەیان هانی خوێندنەوەی بەڵگە گەردوونی و ئاەتە قورئانیەکان دەدات. بە پێچەوانشەوە لای کەسانێکی دیکە ئێستا وتەزایە شاعیری گەورەی عەرەب و متەنەبی کە دەڵێ باشترین هاودەم لەم دەمەدا کتێبە گۆڕاوە بۆی کە باشترین هاودەم لەم سەردەمەدا دینارە. بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ هەموو ڕێگل و سانسۆرەی بەرامبەر بە کتێبە ئیسلامیەکان و هاوردەکردنیان بۆ هەرێمی کوردستان هەیە و بەردەوام دەسەڵاتداران پێیان وایە توندوتیژەکانی کۆمەلگە بۆ هۆی کتێبە ئیسلامیەکانەوە، بەڵام داتای کوشتن و توندوتیژیەکان لە کۆمەلگە و ڕێژەی جیابوونەوە و تەلاق لە کۆمەلگە هەمووی بەرهەمی عەلمانیەتی خۆیانە. من لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە پرسم ئەو ڕووداوە پڕتراژیدیانەی لە چەند ڕۆژی ڕابردوو چەند مانگی داهاتوو چەند ساڵی داهاتوو ڕابردوو ببورن لە هەرێمی کوردستان ڕوویان داوە؟ ئایا پەروەردەکراوانی مزگەوت و پەروەردەکراوانی ئیسلامی و خوێنەرانی کتێبە ئیسلامیەکان بوون یا ئەڵقە لە گوێەکانی خۆیان پەروەردەکراوەکانی قوتابخانەی عەلمانیەتی خۆیان بوون؟ بەداخەوە دوێنێ یەکێک بە لەناو ڕۆشنبیرە شەمشەمە کوێرە ئاساکانی سەربەدەسەڵات ئاماژە بەوە دەکات کە بەپێی داتای یام ئاماری پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێب لە هەولێر پڕفرۆشترینی کتێبەکان لای ئێمە بە خۆشحاڵیەوە کتێبە ئیسلامیەکان بوون، چونکە پێمان وایە کۆمەلگە بەرەو کۆمەلگەیەکی ساغ و تەندروست و بە ئەخلاقە بن. ئەو دەڵێ ئەگەر وا بڕوا بێت چاوەڕێ بکەین پایتەختی هەرێمی کوردستان لە ماوەیەکی داهاتوویدا بێتە کابوڵ و ڕەقەواتە هەولێری شوباندووە بە دوو وڵاتی وەکوڵێ پڕتوند و تیژی و تیرۆت. ئێمە لەم بەرنامەیەدا بە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی مخلص یونس بەڕێوەبەری نووسینگەی تەفسیر کە یەکێکە لە نووسینگە و کتێبخانە زۆر بە بایەخەکانی هەرێمی کوردستان لە بڵاوکردنەوەی فکری ئیسلامی و ڕەوشتی ئیسلامی و ئەدەبی ئیسلامی و ئەخلاقی ئیسلامی و
زۆر شتی دیکە باز لە گرنگی پێشانگای کتێب و پڕفرۆشترینی کتێبە ئیسلامیەکان لە زاری جەنابیانەوە پێمان خۆشە بیبیستین بەڕێز کاک حاجی مخلیس سڵاوی خوای گەورەت لێبێ و پیرۆزبایی لە جەنابیشت و تەواوی خوێنەرانی موسڵمانی ژەکەم کە پڕفرۆشترین کتێبە ئیسلامیەکان بوون لە هەرێمی کوردستان. سلامی خوا لە ئێوەش بیاخۆ بەخێر بن فەرمون. جەنابتان وەکو یەکێک لە بەڕێوبەری نووسینگەکانی پەخشکردنی کتێب و کتێبی ئیسلامی کە لە 90ەکانەوە تا ئێستا جێگەدەستان دیارە و هەزارەها کتێبتان لە بواری فکر، مێژوو، سیاسەت، ئەخلاق، پەروەردەی خێزانێکی بەختەوەر و لە ڕووی عەقیدەوشتەوە پێشکەش بە کۆمەڵگەکەمان کردووە. ئەو ئامارەی کە پێی وایە پڕفرۆشترین کتێبەکان کتێبە ئیسلامیەکان و لە پێشانگای نێودەوڵەتی کتێب چۆن هەڵەسەنگیان و سەرنجی ئێوە چییە؟ بەڵێ ئەو دیاردەیە زۆر کەس هەیە وەکو لەیلەی دەترسێت کە فرۆشتنی کتێبی ئاینی لە هەموو کتێبەکان زیاتر بووە. زۆر کەس هەیە ئەوەی بە دیاردەچی سەلبی دەزانی باشی نازانی بەڵام ئەوان ڕاستیە گەورەکانی ئەو جیهانە نازانن کە یەکەم مرۆڤ لەسەر ڕووی عەردا دروست بووە پێغەمبەر بووە ئینسان خوای تەبارەک و تەعالە کە عەقلی دایتە ئینسان دوایی دینی پێبەخشیە ئەو عەقلە ئەو دینەی پێ قەبوول بووە دوای ئەوە دوو هێز لە جیهاندا پەیدا بووە هێزی خێر و هێز و شەڕ هێزی شەڕ ئەوانە لە ململانێدانە هەتا دنیا مایە لەو ململانەیە بە سەتان پرسیار بەرپا دەبیتن ئەو پرسیارانە چێ وەڵامی دەداتەوە دین دەتوانی وەڵامی داتەوە ئەو پرسیارانە زۆربەی ئاراستەی دین دەکرێ ئاراستەی ئیسلام دەکرێ مەجبورە ئیسلام جوابی بداتەوە ئەوە یەک دومینیان ئێستا خۆتان دەزانن نزیکەی ئەوە 30 ساڵ زیاترە ڕابوونێکی ئیسلامی لە جیهاندا پەیدا بووە نەک لە کوردستانی نەک لە عێراق بەڵکو لە هەموو کوڕەی ئەرزی ڕابوونێکی ئیسلامی پەیدا بووە کە ئەو ڕابوونە ئیسلامیە پەیدا بوو خەڵکێک بەرەنگاری دەبتەوە لەوەی بە سەتان پرسیار دەرپرسێ بە سەتان کێشە دروست دەبیتن ئایا ئیسلام چۆن دەتوانی ئەو ملەتانە بەڕێوە با چۆن دەتوانی حکوم بەڕێوە بە چۆن دەتوانی گیر و گرفتی ئەو کۆمەلگایانە چارەسەر بکە دەبی ئیسلام جوابی ئەو شتانە بداتەوە یعنی زیاد فرۆشتنی کتێبی ئیسلامی لەوە دێ کە ئەو پرسیارانە ئەو واقعە خۆی وا دەکا کە کتێبی ئیسلامی زیاتر سەرۆ بی دوای ئینسان کە خوا دروستی کردیە هەر بە فیترەوە بە خۆڕاستکەوە دائیمەن بۆشاییەک لە دڵ و دەرونی هەیە ئەیش بە دین پڕ دەبتەوە بۆیە خەڵک ئەو تەوەجۆی هەیە لە بۆ کتاب هۆکارێکی دیش هەیە ئێستا چەندەها جیهەت و چەندەها دەستگا چەندەها وەکو بڵێی موسساتی گەورە لە عالم مەراکزی دراسات لە عالم هەموو ئێستا لە جم و زۆڵدانە هەڵمەتەکی زۆر دەکەن لەوەی بەرپەسی ئیسلام بدەنەوە دش بە ئیسلام ڕاوەستن زۆر باشە دش بە بیر و باوەڕی ئیسلام ڕاوەستن لە هەرێمی باشە لەو حالەتەی ئیسلام دەبی خۆت کتێبە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان ئایا بوونەتە بەرهەمهێنەری گەندەڵی کۆمەڵایەتیەکان بەرهەمی کتێبە ئیسلامیەکانن و ئاشتی کۆمەڵایەتی و پێکەوەژیای نێوان ئاینەکان ئایا کتێبە ئیسلامیەکان خستونیەتە مەترسیەوە و لە ناوی بردوون یان بۆچی دەسەڵاتداران و ئەندامە عەلمانیەکانی سەر بە حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان وا هێندە زراویان لە کتێبە ئیسلامیەکان چووە و بە مەترسیەوە سەیریەکەن هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ واللهی بزانە من یعنی ئەوانەی کە لە وڵاتە دەژین پێکەوە ئەمە لە وڵاتە دەژین هاوکارین ئەمە هەموو براییەچین دوای ئەمە هەموو لە باب و داکەچین ئەمە ئەسڵمانیەچین ئەمە موسڵمانین پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لە حەدیثەکی ئەگەر ئەو حەدیثە ڕاست بیدەلێ الئینسان و ئەخو ئینسان ئەحەبە ئەم کەری مرۆڤ برای مرۆڤە پێی خۆش بی پێی ناخۆش بی ئەمە ئەگەر بمانەوێت پێکەوە بژین
لەو جیهانە ئەمە ئەگەر بمانەوێ ئەمن و ئاسایش بەرپابی لەو جیهانە ئەمە دەبی یعنی پێکەوە بژین لە یەک تێ بگەین ئەو تونند و تیژیانەیە ئەو گیر و گرفتانەیە لە کۆمەلگادا هەیە هیچ شێکی سەبارەت بەدینەوە بە ئیسلامەوە نییە بەڵکو سەبارەت بە هەڵس و کەوتی ملەتانە و عشائریەتە و پێشی ئیسلام ئەو گرفتانە هەر هەبووە ئیسلام هاتیە چارەسەری کردیە کاتی کە ئیسلام کشایتەوە دواوە جێی ئەسەفە دیسان ئەو گرفتانە پەیدا بووینە زیادی کردێ فرە زیادی کردێ ئێستاش واللهی ئەگەر تەنیا بە ئیسلامەوە ئەو گیر و گرفتانەی کۆمەلگا چارەسەر دەکرێتن تەنیا ئیسلام دەتوانێت وەڵامی بداتەوە تەنیا ئیسلامی دەتوانێت چارەسەری بکە هەستا تونند و تویژی کە بە ناوی ئیسلام تونند و تیژی بڵاو دەبتەوە ئەو تونند و تیژیە لادانە لە ئیسلام لە ئیسلامدا تونند و تیژی نییە لە ئیسلامدا منظومەک هەیە سیستەمەک هەیە سیستەمی ئاياتی قیتالی پێدەگوترێ ئەو سیستەما هەرکەس ناتانی بەکاری بینی بە کەیفی خۆی بڵێ ئەوە کافرە و بیکوژە ئەوە لە دین دەرچووە لە ناوی ببە ئەو سیستەما ئەهلی علم و ئەهلی مەشورەت و ئەهلی حەل و عەقدیان پێ دەڵێن ئەوانە دەتوانن قەراری خۆیان بدەن لەسەر هەر دیاردەچی لە کۆمەلگا دروست دەبیتن خۆ ئەو نەوعا دیاردانە وەکو خەواریج پەیدا بووە کاتی خۆی ئێستاش مثلەن داعش و هەندە چینی تند ڕەو پەیدا بووینە ئەو دیاردەیە بە عیلمانیەکان بە بێدینەکان بە خەڵکی ئەوەی دین دەکوڕهێنن بەوانە چارەسەر ناکرێ دەبی مەیدان لە بۆ ئەهلی دین بەزێبیێڵن ئەهلی دین دەتوانن ئەوە نەخۆشیەکی ناو کۆمەلگای خۆمانە ئەمە دەتوانین چارەسەری بکەین بە چ چارەسەر دەکرێت ڕاستیەکانی ئیسلام لە بۆ خەڵکی بە دیار بیەخین حەقیقەتەکانی ئیسلام لە بۆ خەڵکی ڕوونکەینەوە ئەو کاتە ئەمە دەتوانین ئەو گیر و گرفتانە چارەسەر بکەین ئەوان بەهێز ئەوە چارەسەر ناکرێ بە قووەت چارەسەر ناکرێ بە کوشتن چارەسەر ناکرێ بە مەنیعکردنی قەدەغەکردنی کتێب چارەسەر ناکرێت بە سانسۆرکردنی فکر و بیر و هزر و ئاین ئەوە چارەسەر ناکرێت تەنیا ئیسلام وەکو بڵێ چارەسەری ئەو شتانە هەموو لە ئیسلامدایە ئەهلی ئیسلام دەتوانن چارەسەری بکەن زۆر باشە کاک مخلیس وەک دەزانین کە کتێبی ئاینی پڕفرۆشترین کتێب بووە ئەو کتێبانەی کە زیاتر فرۆشراون هیچ نووسەرێک بۆ یاخود هیچ وەرگێڕێک بووە برای من خۆی ئەو کتێبە ئاینیانەیەکەوە زۆر سەرف دەبن لەسەر ئەوە ڕادەوەستی هەر جارێ مەسئلەیەک یان گرفتێک یان کێشەک دروست دەبیتن کێشەکە هزری دەبی لە ناو کۆمەڵ دەکەویتە ڕوو ئێستا ئەوە چەند ساڵە شەپۆڵێکی خوانەناسی ئیلحاد هەیە لە هەموو جیهاندا ئێستا لە کوردستانی خۆشماندا ئەو شەپۆڵە زۆر بەهێز و زۆر بە قووەتە بۆیە کتێبێکی زۆر لە چاپدا ئەو هەر ئێمە نزیکەی 7 کتێبان لە چاپدایە ئەو کتێبانە لە پێشانگاکە فرا سەرف بوون لە هەموو کتێبەکان زیاتر کڕان هۆکارەکەش ئەوەیە ئەو پرسیارانەی کەوا ملحیدەکان خوانەناسەکان دروستی دەکەن و زۆر باشە کاک حاجی مخلیس بێگومان نووسینگەی تەفسیر گرنگەکانی بواری چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبی ئیسلامی ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبووە لە بێدارکردنەوەی جەماوەر و گەنج و تاکی کۆمەڵگەی کوردی و ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بەرەو پێشبردن و بەرقەرارکردنی ئەو ڕابوونە ئیسلامی لە ڕێی بەرهەمە جوانەکانیەوە کە ئێم وەکو خوێنەرێکی بەردەوامی بەرهەمەکانی تەفسیر نقڵی لەوە ناکەین کە لە نەوەدەکانەوە نووسینگەی تەفسیر بەردەوام پەروەردەمانەکە و ئاینێکی جوانی مرۆڤ دۆستانە و حەقیقیمان پیشانەدا لەگەڵ ئەوەشدا کە کتێبە ئیسلامیەکان پڕفرۆشترینن و کتێبی گومانکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام و ئیهانەکردن بە سەروەریەکانی ئیسلام و خودی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لەلایەن دەستگانەیارەکانی ترەوە داشکاندنێکی وا بەرچاویان بۆ یەکرێ وەکو وابێ بە بەلاژ شەیدا بدرێتە خوێنەر بەڵام لە بەرامبەردا گلەیی لە دەستگا ئیسلامیەکانەکەن کە کتێبیان بە ڕێژەیەکی زۆر گرانە لەگەڵ ئەوەشدا ئەگەر داشکاندن بکرێ بەتابەت لەم پێشانگایە ڕێژەی داشکاندنەکەیان زۆر کەمە لە 120 و لە 130
هۆکاری ئەمە و جەنابتان بۆچی ئەیگەڕێنەوە بۆچی ئێوە لەگەڵەوەشا کە پڕفرۆشترین کتێبەکان کتێبی ئیسلامین ئێوە زیاتر داشکاندن ناکەن بۆ ئەوەی خەڵکێکی زۆرتر سوودمەند بێت لە بەرهەمەکانتان و هۆکاری گرانی و کەمی داشکانەکانیشتان بۆچی ئەگەڕێتەوە؟ کاکەژان هۆکارەکەی دیارە ئەو دەستگایانەی ئەو کتابانەی دش بە ئاین بڵاو دەکەنەوە وا پێدەچی پاڵپشتیان هەبی وا پێدەچی دەستیان بژیرێ وا پێدەچیتن ینی ئاسانکاریان لۆ بکرێ کاتی خۆی ستفین هۆکینگ کە ئیمانی بەوە هەبوو ئەو مەشاکلی فیزیا و ئەو بوونەوەرە خوایەک نەبی هیچ گرفتەکانی فیزیا حەل نابی دوایی نەزەرەیەک پەیدا بوو تیۆرێک پەیدا بوو کە دەڵێت تەواڵودی داتی پێ دەڵێن ئەستێرە لە خۆیەوە دەزێ ئەو کاتە گوتی پێویست ئەو بوونەوەرە پێویستی بەخوا نییە دەزانی لە کوردستان 2,000 نوسخە لەو کتێبە چاپ کرا بە خۆڕایی تەوزیعکرا ئارمی یعنی جێ ئەسەفە ئارمی حکوومەتی کوردستانیشی لەسەر بوو و ئەوەی جێی سەر سوورمانە یەکەم زمان ئەو کتێبە کە وەرجێڕدرا لەسەر لۆ کوردی بوو یعنی هێشتا نەبوو بووە فەڕەنسی نە ئیتالی نە ئەڵەمانی کردیانە کوردی بە پەلا بە هەزاران نوسخەیان بڵاو کردەوە ناو خەڵک ببورن ئەو نرخی کتێب کە لە زیاددایە نرخی کتێب ئەمە کەس نییە پاڵپشتمان بکە بەڵام ئەمە تحەدا دەکەین لەو پێشانگایە کتێبمان هەرزانترین کتێب بووە کتێبەکانمان لە چاو ئەو دەستگایە عەربیانەی کەوا هاتوونەتە پێشانگا لە هەمویان زیاتر هەرزانتر بووە بەڵام هۆکارەکە لەوەی دەگەڕێتەوە خەڵک پارە و پولی کەمە کێشەی ئابووری و دارایی هەیە لە وڵاتدا ئەگەر خەڵک پارەی زۆر بقەت ئەو شکایەتە ناکە هۆکارەکەی ئەوەیە برای عەزیزم بەڵێ زۆر بەڕێز مخلیس یونس بەڕێوەبەری نووسینگەی تەفسیر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ بەڕێزتان بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕاپۆرتێک لەلایەن هاوکارانمانەوە ئامادەکراوە لەسەر پێشبڕکێیەکی بەشێ لە قوتابیەکانی یاریمی کوردستان پێکەوە بینەری دەبین و پاشتر دێینەوەلات 30 ئازار بۆ 14مین ساڵی لەسەر یەک پێشبڕکێی نێودەوڵەتی پرۆژەکان ناسراو بە ئینپۆ بەڕێوەچوو لەو ڕۆژەدا 800 قوتابی بە 409 پرۆژە بەشدار بوون لیژنەکانی هەڵسەنگاندن و دادوەری سەرجەم پرۆژەکانیان بەسەر کردەوە و وادەی ئاشکراکردنی ئەنجامەکانیان بۆ 13 نیسان دواخست سەرنجام ڕۆژی وەرگرتنەوەی ئەنجامەکان هاتوو قوتابیان بەتاسەوە بۆ چنینەوەی هەوڵ و ماندووبوونەکانیان چاوەڕێ بوون کۆلێژەکانی یونایتد ساینس وەک نەریتەی هەمیشەی خۆمان هەوڵمانداوە بە باشترین شێوە ئاسی زانستی خوێندکارەکانمان بەرز بکەینەوە و لە 30 ئازاری ئەم ساڵیشدا خوێندکارەکانمان بەشداریان کرد لە 14مین ئۆلۆمپیاد ئینفۆ کە لەلایەن کۆلێژەکانمانەوە ئەنجامەدرێ لەو ئۆلۆمپیادەدا زیاتر لە 400 پرۆژەی زانستی بەشداری تیاکەواتە زیاتر لە 800 خوێندکار پرۆژە زانستیەکانی خۆیان لە چەندین بواری جیاوازە پێشکەش کرد ئەمڕۆ ئێمە لێرە ئامادەی بانبەستی پێشکەشکردنی مەدالیای زێر زی و لەگەڵ برۆنز بەسەر خوێندکارە سەرکەوتوەکانە کە زیاتر لە 250 پرۆژە پرۆژەی زانستی خەڵاتیان پێشکەش ئەکرێت و هەروە ئەم پرۆژانە لێرە کۆتایی پێ نایە خوێندکارەکانمان لە دوای ئەم ئاهەنگی خەڵاتکردنە پرۆژەکانیان پێشکەشی وڵاتانی دەرەوەکەن وەک وڵاتەکانی ئەمریکا ڕۆمانیا هەنگاریا و لەبێش هەوڵ ئەیەن کە بتوان ئاستێکی زۆر باش پێشکەشکەن و سەری خوێندنگەکەیان و وڵاتەکەیان و بەرزکەنەوە دڵی هەموو لایەکمان بە سەرکەوتنەکانیان خۆش بکەن بەڵێ سەبارەت بۆ بابەتش ئێمە لەگەڵ چەند کەسایەتیەکی سەرمایەداردا قسەمان کردووە لە ساڵی ڕابردووشە چەند سەرمایەدارە خۆشبەختانە ئامادەی خۆیانیان دەربڕی کە پاڵپشتی تەواوی ئەم پرۆژانە بکەن هەستێکی زۆر خۆشمانەیە کە توانیمانە لە ئۆلۆمپیادێکی ئاوا گەورەیە مەدالیایەکی ئاڵتوونی بێنین و ئێمە هیوادارین لە داهاتووە بتوانین شتی زیاتر بکەین و هیوادارین پرۆژەکەمان یارمەتی بدرێت و بتوانی بکەین بە شتێکی عام و خەڵک یعنی خەڵک ئیسفادی لێ بکات لە ئایندەیە من حەزم لە ئەندازیاریە حەزم لە ئیشکردنەیە و زۆر یعنی خۆم بۆ شتانەوە خەریکەکەم و زۆریش هەوڵێم یعنی جاری وایە دانیشم بەس بۆ ئەوەی بزانم
بتوام شتێک بکەم وڵی هەستێکی تایبەتی هەیە طبعاً چونکە لە ئێمە لە کوی 400 ڕۆژە زیاترە ئێمە توانیمانە گۆڵ بەدەستبێنین کە ڕێژێکی زۆر کەم تەلەبە ئەو مەدالیان بەدەستێنە وڵی ئێمە ئەگەر کەسێک بۆ نمونە هاوکاریمان بکات ئەم پرۆژەیە بگات بە سەروتر یعنی ئەم پرۆژەیە بگات بە کەسێک سەروتر لە ئێمە و بتوانین زیاتر پەری بێبێن ئێمە شتێکی پسکۆلەمان دروست کردو عنی بۆ بەرچاوڕوونیەک ئەگەر ئەمە پەری پێ بدرێت ئەتوانی خزمەتێک بۆ وڵاتە بکەین ڕاستێکی خۆشمە دەواکەم کە بتوان یارمەتی مەگە و پرۆژەی گەورەترم کرد توانێت بۆ بەشی شارەوانیوانە بەکاربێن سەدام قوتابی لە کۆلێژەکانی یونایتد ساینس پاش ئامادەکردنی پرۆژەیەک بە هەوڵ و شەونخۆنی چەندان ڕۆژیان ئێستاکە دوای 15 ڕۆژ لە شاوەڕوانی هاتوونەتەوە بەرەنجامی هەوڵەکانیان ببینن ئەم قوتابیانە چاوەڕێن بزانن پرۆژەکانیان گۆڵد یازی و یا بڕۆنزی بەدەستێناوە بە چاوەڕێکی پرۆژەکە چی بەدەستێنێت بەخێر بێن وڵا ئیشەڵا چاوەڕێی باشترینین چ خۆمە حازر کردو بۆ ئەوی مەدالیای گۆڵ بێنێ بەڵامی تر جارێ نەزانراوە ینی بڵێن چی وەڵا بۆ گۆڵ حازر بڵێن بەتاشی دێمە هەوڵی تاوی خۆمان ناو هەرچیە گوێرگرین پێ خۆشحاڵە بین پێوی و هیوادارین پێشکەوتنی دەستخۆشی بۆ کەناڵەکەتان هیوای سەرکەوتن بۆ کۆلێجەکانی یونایتد ساینس دەخوازم بەڕاستی ئەتوانم بڵێم وەکو یەکێک لە ئەندامانی لیژنەی دادوەری وەکو هەڵسەنگاندنی ئێمە بۆ پرۆژێکتەکانی ئەم کۆلێجە هەتا ڕادەیەکی زانستی باش لە ئاسێکی زانستی زۆر باشا بوون هیوادارین ئەم پرۆژانەیان بەردەوام بێ لە ساڵانی داهاتوە برەو بە پرۆژەکانیان بن کاری باشتر بکەن هیوادارین هاندان و تەشجیع بۆ خوێندکارەکانیان بەردەوام بێ بەڕاستی خوێندکاری بەهرەمەندیان تایە هیوادارین ئێمەش بگەینە ئاستی زانستی وڵاتانی پێشکەوت و لە داهاتوودا لەبەرەوەی کە کورتاکی بەهرەمەندی زۆرە ئێمەش وڵاتانی تری پێشکەوتوی جیهان هیچ بەدەرنی لەو توانە شاراوانە کە لە تاکەکانمانەبوونی هەیە بۆیە زۆر پێویستە ئەو هەماهەنگی و پاڵپشتەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بەرامبەر خوێندکارەکانمان بیخەینە گەڕ هەتا بتوانین توانە شاراوەکانیان دەرخەین بیانکەین بە تاکێکی بەهرەدار بۆ دوا ڕۆژی کورت ئەتوانین بڵین لە خوێندنگە حکوومیەکانیشە ئەم جۆرە بەهرانە لە خوێندکارانە هەیە بەڵام لەوانەیە بەداخەوە تا ئێستا ئاشکرا نەبوو بێ پەیمان پێ نەبردبێ بەهۆی ئەوەی کە تواناکان کەمن هاوکاریەکان کەمن لایەنی مادی لە ئاستی حکوومیان کەمترە بۆیە نەتوانراوەکو پێویست بایەخ بە تواناکانی ئەو خوێندکارانە بدرێ بەڵام هیوادارم دڵسۆزانی بواری پەروەردە خەمخۆرانی بواری پەروەردە لە داهاتوودا زیاتر هەوڵ بن بۆ دەرخستنی توانە شاراوەکانی ئەو خوێندکارانی کە بەهرەمەندن لەسەر ئاستی خوێندنگە حکوومیەکانی هەرێمی کوردستان ئەمانەی یونایتد ساینس پرۆژەی زۆر جوانی تیا بوو ئەتوانم بڵێم زۆر پرۆژەی بە سوودی تیا بوو ئەکرێ هەندێک لەو پرۆژانەی کە ئەتوانین سوودی لێ وەربگرین کە سوودی بۆ کۆمەلگاکەمان هەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر ئێستا بە من بوترێ ئەڵم پێویستە هەندێک لەو پرۆژانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە تا سوود بە کۆمەلگای کوردی بگەێنێ پێشبڕکێی نێودەوڵەتی پرۆژەکان ناسراو بە ئینپۆ پرۆژەیەکی ساڵانەی کۆلێژەکانی یونایتد ساینسە کە لە هەرێمی کوردستان بە قوتابخانە تورکیەکان ناسراون لەم پێشبڕکێدا قوتابیانی ئەو کۆلێژانە داهێنانی زانستی لە چەندین بواری وەک فیزیا و کیمیا و بایۆلۆژی و کۆمپیوتەر ئەنجام دەدەن کە ئەمەش قوتابیان وا لێ دەکات کە هەمیشە هزریان بەرەو داهێنان هەنگاو بنێت بەڵامەوەی جێگەی سەرسوڕمانە پاش 14 ساڵ لەم پرۆژەیە کە هەموو ساڵێک بەرپرسانی حکومەت و وەزارەتی پەروەردە بەسەر یەکەنەوە تا ئێستا حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بیرۆکی ئەوەیان لا دروست نەبووە کە پێشبڕکێیەکی هاوشێوە بۆ قوتابیانی قوتابخانە حکوومیەکان ئەنجام بدەن ڕاستی حەمە ئەمین تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی بەڵێ خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ بڕگەی کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە پێشبڕکەیەکی زانستی بە ناوی ئینپۆ هەمیشە دەگوترێ ئاڕاستەکردن پەروەردەیەکی جوانی منداڵ و مێرد منداڵەکان لە سەرەتاوە داهاتوویەکی ڕۆشن هەم بۆ خۆیان و هەم بۆ کۆمەڵگەکەیان فەراهەم دەهێنن بێگومان ئەگەر ئێمە لە منداڵیەوە بتوانین پەروەردەیەکی دروست ئاڕاستەیەکی دروست و هەوڵ بدەین کار لەسەر خەون و خولیا و ئاوات و خۆزگەکانی منداڵەکانمان بکەین
بێگومان دەگەنە لووتکە و مەنزڵی سەرکەوتن و داهاتوویەکی ڕۆشن بۆ خۆیان و بۆ کۆمەڵگەکە بنیادەنێن. بە پێچوانەشە ئەو منداڵانەی کە هەمیشە دایک و باوکەکان شەیدا لۆمەیانەکەن و پێیان دەڵێن تۆ تاماوی نابی بە هیچ و قۆڕ قوربەسەری و کرێکاری دووەمێنێتەوە، بێگومان هەمیشە لە مناڵیەوەی تر ناچارە خۆی بۆ کۆڵکێشی بۆ کرێکاری حازر بکە. بەڵام ئەو منداڵی کە خەون و خولیایەکی جوانی هەیە هەر لە وێنە کێشانەوە بێ، هەر لەوەی کە شەیدا ئاماژە بەوە دەکرێت کە لە داڕشتنی قۆناغی سەرەتایە باراگۆ بەمای سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە من مامۆستا پێم خۆشە ببمە سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکە کەسێکی ڕەشپێز بووە کە ڕەشپێز لەو کاتەش ئەرمافی نەبووە لەگەڵ سپی پێستەکانە لە پاسێکە سوال بێ. ئێمە بە میوانداری کۆمەڵێ پەپولە و دەستنێژی کۆمەڵگەکەمان کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانن و هەروەها یاریدەدەرێک بەڕێوەبەری کۆلێژەکانی یونایتد ساینس بەڕێز مامۆستا دەرناغڕەوف ئەگەر نازانم ناوی کۆلێژەکانی یونایتد ساینس میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە باز لە بەهرە و توانەکانی ئەمە ئازیزانەمان بۆ بکەن و پێوەرەکانی هەڵسەنگاندنیان و پێوەری پێبەخشینی خەڵاتەکان و خەڵاتەکان چین و گرنگیدان بەم قوتابیانە بۆ داهاتوو چ گرنگی و بایەخێکی بۆ کۆمەڵگەکەمان هەیە. بەڕێز مامۆستا دەرناغڕەوف یاریدەدەری بەڕێوەبەری کۆلێژەکانی یونایتد ساینس زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونتان. ئێوەش زۆر بەخێر بن. زۆر سپاسانەکەی زۆر سپاس بۆم دەرفەتە. سەرەتا پێم خۆشە باسێکی پرۆژەکان بکەم. ئێمە لە سیوێکی مانگی پێشووە بە ئامادەبوونی بە ئامادەکردنی 408 پرۆژەوە لەگەڵ بە بەشداریکردنی 800 خوێندکارمان ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی ئیمپۆمان ڕێخست کە ئەم ئۆلۆمپیاتە بۆ چواردەیەمی ساڵە لەسەر یەک خۆشبەختانە کۆلێژەکانمان ئامادەی دەکات و گرنگی ئەم پرۆژانە لەوایە خوێندکارەکانمان لە تەمەنێکی زۆر مناڵیەوە ئەمانەوێت تۆوێکی بیری داهێنەرانە بچێنین لە مێشکانە، ئەمانەوێت بەرهەمی دەستی خۆیان ببینن و هەموو شتێکی گەورەش لە سەرەتا لە کارێکی بچووکەوە دەست پێکات. ئەم خوێندکارانان لە تەمەنێکی زۆر مناڵیەوە گەر بتوانن پرۆژەیەکی جوان پێشکەش بە کۆمەڵگاکەیان بکەن ئەتوانن لە داهاتووە بیرۆکەی زۆر گەورەتر زۆر باشتر تەقدیم بکەن و پێشکەشی مرۆڤایەتی بکەن. و ئێمە ئەم پرۆژانە لە نۆ بواری جیاوازە دابەشمان کردووە لە بوارەکانی کیمیا، فیزیا، بایۆلۆجی، وزە، زیندەوەرزانی و بواری کۆمپیوتەر و ڕۆبۆت. خوێندکارەکان هەریەکان لەو بواری کە خۆی پێی خۆشەوە ئەو بواری کە خۆی بەهریتایەتی خۆی توانایەتی یەک لەم بوارەیە خۆی ئەدۆزێتەوە بەڕاوێشکردن لەگەڵ مامۆستاکەیە یاخود ئەو هەندێک خوێندکارمانێ خۆیان بیرۆکەیان تەقدیمەکەن لەگەڵ مامۆستاکەیە باسیەکەن مامۆستا من پرۆژێکی لەم جۆرەم هەیە دەمەوێت پێشکەشی کەم. دوو مانگ ئێمە حازرکاری بۆم پرۆژانەکەین پێشتر پێشوەختە چونکە هەندێک پرۆژە هەیە پێویستی بەکاتەیە بۆ ئەوەی تۆ ئەنجامەکەی ببینی. لەگەڵ مامۆساکەیانە ڕاوێژ دەکەن و دوایەوە لە ساڵانە لە مانگی سێ کۆتایی مانگی سەیە ئێمە لە ئۆلۆمپیاتێکی شایستەدا لە ڕێڕسمێکی شایستەدا پرۆژەکان عەرزەکرێن و لیژنەیە هەڵسەنگاندنیان بۆ. زۆر باشە مامۆستا ئەم خوێندکارانە خۆتان هەڵیان دەبژێرن یان هەموو خوێندکارەکانتان بەشداریان تێدا دەکەن یانەوەیە تەنها چەند خوێندکارێکە کە پلەی زیرەکیان زۆر باشە سەرکەوتون لە چاو خوێندکارەکانی ترا یان هەمووی بەشدارە بێت؟ بەڵێ ئێمە خوێندکارەکانمان ئاراستاکەین هەموو خوێندکارەکانمان ئاراستاکەین بۆی ئەم پرۆژەیە بکەن. بەڵام هەندێک خوێندکار هەیە زیاتر حەزی بە پرۆژەی زانستیە حەزەکە بێتە پێشەوە ئێمە دەرفەتیان بۆ ڕەخسێنین بۆمە. تەبان ئێمە خۆشمان ئاراستانەکەین تەشریعیانەکەین بۆی پرۆژەکان بکەن دەرگامەوەڵا بۆ هەموو خوێندکارێکە ئەم پرۆژەیە بکات. حتمما لە پێشبڕکێشە ئەوانی کە سەرکەوتوو بن زیاتر یەنە پێشەوە. من پێم خۆشە نمونەیەک بجێرمەوە لە پیرەمێر لە ڕۆژنامەی ژینە باسی سەردانێکی خۆیەکە بۆ هەڵەبجەکە لەوێ گۆرانی شاعیری ناسیوە و گۆرانی شاعیر دەچێت بۆ پیرەمێر دەچێت بۆ لای گۆرانی شاعیر لە هەڵەبجە لەوێ سێرەکە گەنجێکی زەریفە شعرەکان شعر ئەنووسێ بەڵام بە ترسێکەوە بە شەرمێکەوە ناوێ پێشکەشی کۆمەڵگەی بکە. پیرەمێر زۆر جێی هەڵوێسا بێت لەمەیە یەتەوە بۆ سلێمانی و دووبارە ئەیبینێتەوە لە سلێمانی شعرەکانی هێنێت لە ڕۆژنامی ژینە بڵاوێکاتەوە گرنگیکی زۆری پێەیە و لە داهاتووە تەماشاکەین گۆرانی شاعیر بەو شێوەیە ئەو کەڵە پیاوەم دروستە بێت لە کۆمەڵگەی کوردیا و ئەوەی ئێمەش مەبەسمانە زەمینە بۆم خوێندکارانە ساز بکەین چونکە بڕوامان وایە هەر خوێندکارێک هەر کەسێک لە تەمەنێکی مناڵی و بەهرەیەکی تایە ئەم بەهرەی پێویستەکە پەری پێ بدرێت. دەتەوێت پێمان بڵێ کە خێزان کۆمەڵگە زۆر جار مامۆستاکان بکوژ و لە ناوبەری خەون و خولیا و بەهرە و لێهاتوویەکانی
مناڵانی کۆمەڵگەکەمانە با نەڵێم بکوش ئەتوانین بڵین دەرفەتێکی وامە بۆ نەڕەخساوە کە ئێمە ئەم جۆرە پرۆژانە بکەین بەڵام ئێستا لە وڵاتەکەمان ئێمە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس هەستین بۆی کە دەرفەتێکی وا بڕەخسێنین زمینێکی وا ساز بکەین بۆ خوێندکارەکانمە چواردەیەمی ساڵیشە ئەیکین ساڵانی داهاتوش بەردەوامە بین. زۆر باشە مامۆستا خوێندکارانە و پرۆژانە تەقدیمەکان فکر و هیزری خۆیانە یان ئەوەیە لە کۆلێژەکەتاندا فێریان دەکەن یان ئەی خوێنن وەکو وانەیەک. بەڵێ ئێمە وەکو باگراوند لەسەر پرۆژەکان پرۆژە چییە چۆن بکرێت سیمیناریان پێشەشین بە خوێندکارەکانمان ئەو پرۆژانی کە لە پێشوە کراوە لە ڕێی سیمینارەکانەوە مامۆستاکان پێیان دەڵێن وە خوێندکارەکانیش لەمە فکرەیەک وەرەگرن یا خۆیان بەرهەم دەهێنن یا خۆیان پرۆژەیەنن یاوە تا هەندێک خوێندکارێ زۆر حەزی بەکردنی پرۆژەیە پرۆژەیەک بێت با هاوکاری مامۆستاکەی پرۆژەیەک دروستەکەن و پێشکەشیەکەن. زۆر باشە دەچینە لای ئەو خانمە زۆر بەخێربێ ئەگە خۆت ناسێنی تەمەنت چییە و چیت پێشکەشی ئێمە و کۆمەڵگە کردووە. زۆر سپاس من ناوم یارە دیاری نهات یارە دیاری مایکەکەت زۆر نزیکەیتەوە. هەڤە ساڵم لە پۆلی یانزەم لەم پرۆژەیە بەشداریم کردووە پرۆژەکەی ئەمە باس لە بەکارهێنانی هەنگوینەکە بۆ چارەسەرکردنی کرۆنیک نۆن هیلینگ ئەلسەر. کرۆنیک نۆن هیلینگ ئەلسەر جۆرە برینێکە کە لە ماوەی 3 بۆ 12 مانگە چاک نابێت و هیچ گەشتەسەندە بەخۆیەوە نابینێ. ئەم جۆرە برینە ئەگەر چارەسەر نەکرێت ئەو برینە لە چ ئەندامێکی ئینساندایە لە سەرپێستی لە قاچی لە لەشی لەو مرۆڤانە زیاتر ڕۆیە کە ئەشنە تەمەنویان کە شەکریان هەیە. ئەگەر ئەم جۆرە برینە چارەسەر نەکرێت ئەبێتە هۆی گانگرین یان هەنە جاریش ئەبێتە هۆی سەڵەتان و نیشانەکانی ئەم برینە ئازارێکی زۆرە لەسەر برینەکە بۆنێکی ناخۆش لە برینەکەوانێ و هاتنی جەڕاعەت و هەنێک جاریش برینەکە بەرەو گەورەی ئەچێ بیرۆکەی چارەسەرکردنی ئەم برین و نەخۆشیەت بە هەنگوین لە چیەوە بۆ هات چۆنی کە توانیت تیا سەرکەوتوبی پاشتریش لە زاری مامۆستاکەتەوە بزانم ئایا هەروەسفی خۆتەکە یام هەر بەڕاز داهێنانەکە شتێکی جوانە. ئەم پرۆژە ئەم نوعبرینە زۆر باوە برینێکی زۆر باوە چەندها کەس ئەناڵێنێ بەدەست ناوی هیچ ناوێکیە لە عیلمی تۆ بە کرۆنیک نۆن هیلینگ ئەلسەر بەڵێ و ئێمە بۆنی ئەو بۆی هەنگوینمان بەکارهێناوە ریسرچمان بۆ کردو لەسەری بە یارمەتی مامۆستاکانمان طبعاً بێ مامۆستاکانمان ناتوانین بگەن و هەروە سوپەرڤایزەرەکەی خۆمان کە دکتۆر دیاری نهادە بەبوونی چەند تایبەتمەندیەکی هەنگوینەوە دۆزیمانەوە کە توانین هەنگوین بەکاربێنین بۆ ئەمە و یەکێ لە تایبەتمەندەکانی ئەسیدیک pHەکەیەتی کە لە 3.2 بۆ 4.6 وای لە خوێن ئەگا ئۆکسیژین بنێرێتەوە بۆ شوێنی برینەکە وای لێ بکە کە خۆی چارەسەر بکاتەوانێ دومیان sugar content کە ئەبێتە هۆی ئۆزمۆتیک ئەفێکت و ئەکا کە ئاوی ناو شانەکان هەڵبمژێت و ژنگێکی شێدار بۆ برینەکە دروستەکە کە چاک بێتەوانێ هەروها دانێکیشان ئەنتیبەکتریال ئەفێکت کە بۆنێ ئۆزمۆتیک ئەفێکتەکەوەیە ڕێگە لە هەموو بەکتریاکرێ بێتە ناو برینەکەەوە تەناندا ئەگەر بەکتریایکیش بێ ئەنتیبایۆتیک ڕێزیستنت بێواتە بتوانێت بربەچی ئەنتیبایۆتیکیش باتەوانێ کە لەلایەن زانکانەوە داهێنراوە هەنگوینەکە ئەتوانێت ئەو بەکتریای کە لە ناو برینەکەی ئەوەش بپوژێ. ئێستا ئێوە هیچ نەخۆشێکتان تاقی کردوێتەوە ئەوە نەخۆشی خۆمانە بەڵێ ئەوە نەخۆشی خۆمانە 8 مانگە ئەو برینە لە قاچایەتی ئەو برینەوەی و هەی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆی نەبینی ئەمە بۆ ماوەی 2 مانگ هەموو ڕۆژە هەنگوینمان بۆ خستە سەر برینەکە و شاشێکمان لە ڕۆژانە بۆمان ئەگۆڕی ئیتر وردە تیاتی پیشانی ئایا چۆن لە چیەوە ئەبێ بۆچی بە ماوەی 2 مانگ بەتەواوی چاک بۆڕێوە لە کوێ ئەم نەخۆشانە ئەبینن ئایا سنتەرێکی تایبەت بە خۆتانە یان تەنها لە کۆلێژە لەگەڵ سوپەرڤایزەرەکەمان دکتۆر دیاری نهات لەگەڵ ئەو دکتۆرەیە یارمەتی دەرمان بۆ زۆر لەگەڵ مامۆستاکانیشمانە ئەوانی زۆر یارمەتی دەر مامۆستا دەرناخ دێمەوە لای جەناب دەگە مایکەکە بدەیتەوە بە مامۆستا دەرناخ گرنگی ئەم داهێنانەی یارا خانم لە چیدایە و جەنابتان وەکو یاریدە دەرێکی بەڕێوەبەری ئامۆکو ئەوەی کە سەرپەرشتی پرۆژە و داهێنانەکانی ئەوانەکەی گرنگی ئەمە لە چیدایە و تا چەند ئەتوانین ئێمە وەکۆڵێ زیاتر گرنگی بەم داهێنانە بدەین و کۆمەڵگەکەمانی پێ ئەو کەسانی کە نەخۆشن چارەسەر بکەین. بڵێ ینی ئەو تێڕوانینەی کە ئێمە هەمانە بۆ خوێندکارەکانمان یا بۆ ئینسانیەت هەمانە پێمان وایە هەموو کەسێک وەکو باسم کرد توانایەکی هەیە بەهرەیەکی هەیە ئەگەر زمینە بۆ ئەم توانایە ئەم بەهرەیە ساز بکرێت ئەگەر ڕێنیشاندەرێک هەبێت ئەگەر مامۆستایەک هەبێت ئەتوانێت
دەتوانێت ئەم بیرۆکەیە پەری پێ بدرێت و بیرۆکی زۆر جوانی دەتوانێت چارەسەری زۆر جوانیش بدۆزرێتەوە زۆر باشیش بدۆزرێتەوە و ئەمانەیە زانەکانی داهاتوو پەروەردە بکەین ڕاستەکەی چونکە وەکو خۆتان نەزانن کۆمەڵگا پڕێتی لە کێشە پڕێتی لە کێشە و مەشاکیل لە هەموو بوارە جیاوازەکانە حەت لە بواری ژینگە هێمانە لە بواری پزیشکیا هەیە و ئەم کێشانە هەم خوێنکارەکان چارەسەرێکیشە دۆزنەوە هەم توانەوەبارەکانی خۆشیانەکەن گرێگی ئەم پرۆژەی ئەم خوێنکارەشمان ئەوەیە کە بە شتێک نییە لە خۆیەوە کردبێتی بە داتاوە قسە ئەکات بەڕاویش لەگەڵ مامۆستاکەیە یەک دومینیش لەگەڵ دکتۆرێکە لەگەڵ دکتۆر دیارە ئەم پرۆژیان کردووە چارەسەرەکەش دۆزراوەتەوە یعنی هەوڵێکەیە کۆشیەکەیە دەرەنجامەکەشی ئەبینینەوە دەتوانین بڵین یارا خانم یەکەمین داهێنەری ئەم بوارەیە کە تا ئێستا خەڵک نەیتوانێت چارەسەرێکی گونجاو بۆ ئەم برینە بدۆزێتەوە ڕەنگە هەبێت شێوازی جیاواز هەبێت بەڵام پێویستەکەمە ڕێگەکانی ڕێگەی جیاواز بگرینە بەر بۆ دۆزینەوەی چارەسەرەکان ینی بیزەبت لەم پرۆژەیە لەم برینە حتمما چارەسەری تر هەیە گونجاوتر هەیە بەڵام ئایا ئەگەر بە چارەسەرێکی سروشتی وەکو بەکارهێنانی هەنگوین کە سوود و قازانجێکی زۆری هەیە ئایا ئەم چارەسەرە دۆزراوەتەوە ئەتوانین بڵین یەکەمە یارەخان زۆر باشە دەچینە لای ئەم ئازیزەمان پێمان وایە ئەمەیان دوو دیاریشی بەدەست هێناوە دوو مەدالیای ڕێز ناوی خۆت و تەمەن و ئەو پرۆژەی کە پێشکەشت کردووە باشە زۆر سپاس بۆ من دەرفەتە من ناوم ئارا بەشیر منوچەر لە یونایتد ساینس کۆلیجی سەکەندەری بۆیس لە پۆلی هەشتم پرۆژەکەی من لە بواری زانستە ئینڤرۆمنت کە چەندە کاکە ئارا 14 ساڵ بەڵێ زۆر سپاس ئەوەی من باسی تاقە شەمسی ئەکات سمارت سۆلەر ئینێرجی تاقە شەمسێکی کە لەو ماتۆڕە ئەبەستید لەگەڵ تیشکی خۆرە ئاسوورەتەوە بە دوو حاسە بۆی بتوانێت قوەیەکی زیاتری خۆر وەرگرانی لە زیینی چونکە ئێمە کە لەسەر پلینەوە دایەنین خۆر بەس کە لە ناوەڕاستە یعنی بە تاواتی لی ئەیات کاڕاتە خۆر هەڵات و خۆر ئاوا بەشێکی بەری ناکرێت بەڵام ئەمە لەگەڵ ئەم حاسانەیە کە ئەسوورێتەوە بەشەکە وەری ئەگرێت ئەو بەشێکە وەری ناگرێت کە بەرکەڕێکە وەستا ئەو کاتە قوەیەکی زیاتر وەرەگرێت و یعنی هەم تیشی خۆرش بە زیان ناین و هەمیش قوی زیاتر بۆ خۆمان وەرەگری ئەگەر ئەمە تطبیق کرێت لە وڵاتی ئەمە لەوانەیە کێشەی کارەبا حەل بکرێت ئەو ئەبێ ئێستا توانین جەنابەت ئیشی پێ بکەمە ئەرەوەڵام ئەو پێویستی بە پاوەربانکە بۆی ئیشی پێەکەم یەکێت لایتی موبایل ئەمە مۆبایل و ئەمەش لایتەکەی سەرسپاس ئێستا ئەوە چونکە ئەوە لی ئەیات حەسەکە ئەمان ئەیخوێنێتەوە ڕوەکاتە ئەوێ چونکە هەستا کاتیشکی خۆر لەوێ زیاترە خۆی وەکو گڵە بە ڕۆژە بە دوای تیشکەکە بەڵێ ڕخۆی بە دوای تیشکەکەی ئەگەڕێ ئەمەشیان ئەگەر ئەمە تاریکەی بیەی لەم حاسەیەیان ئەبێ بسوڕێ بۆ ئەمسەر دەقعفو ئەو تیشکەکەی بەقواتە نایخوێنێتە بەس خۆرەکە لەکوێ بێ تیشکی خۆر لەکوێ بەقوتر بێ ڕوو ئەکاتە ئەوێ ئەو ئێستا ئەو زۆ بەقوترە وەک لەمە بۆیە ڕوو ئەکاتە ئەوێ بەڵام ئەگەر ئەمە یعنی لە جاتی حاسەیەک چوار حاسەدانیت ئەتوانێت بەم سەریش و بەو سەری شاپ سوڕێت یعنی هەتاکو حاسەکەی ئەمەد لە چێوە بۆ گرنگی ئەمەد لە چێوە بۆ دۆزیەوە کە شتێکی وا دروست بکەیت وەڵایی لەسەر پلیستیشن بووم کارە بە ئەڤڕا ئەڤڕایتر شێت بووم بەدەستیەوە ئیتر ئەموو خۆزگە یعنی باوکم دانێکم بۆ بکرێت لەم تاقە شەمسێ بووی ئینڤێنتەری شتێ مایکەکە دێ مامۆستا دەرناخ منداڵی ئەمە لە ئێستەوە هەچی بەهرە و توانای هەیە تەکنەلۆژیا و پلەیستەیشن وەکو کاکارە ئاماژەی پێەکا و ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان زنجی دراماکان ئەیکوژێ بەڵام کاکە ئارا توانیوێتی بە نەکبەتی پلەیستەیشنەکەی بڕانی کارەباکەی داهێنان وەکۆ لە مێشکی بجوڵێنێ نەک بیگا بە شەڕ لە ماڵەوە لەگەڵ دایکە ئەم مەبەستمەوەیە منداڵی ئەمە هەر لە سەرتاوە تەکنەلۆژیات ژیانی داگیر بکە و هەیمەنەی بەسەرا بکە و خۆن و خولیا و بیرکردنەوەکانی تەنان مەکتەبەکەشی لەدەستدا چۆن چۆنیە و دوایش باز لە بیرۆکە و داهێنانەکەی کاکە ئارامان بۆ بکە بەڵێ تەکنەلۆژیا تەبەن لەگەڵ سوود و قازانجەکانیانە بەداخیشەوە زەرەری خۆی هەبووە و ئێستا لە قوتابخانەکانە بەجددی ئەیبینین ئەمە زەرەرەکانی تەکنەلۆژیا ئاستی خوێنکارەکان کە چۆنیان لاتووە ئەمەش
وەکوتم قازانجی هەیە و سوودیشی هەیە بەڵام پێویستەکە ئێمە ئەم تەکنۆلۆژیا ناتوانین ئێمە ڕابکەین لە تەکنۆلۆژیا لە سەدی 21 ئاژی ناتوانین لە تەکنۆلۆژیا ڕابکەین لەبەرەوە پێویستەکە ئالتەرناتیڤ بۆ ئەمە بدۆزینەوە ئالتەرناتیڤ چییە بۆ ئەم شتە بەکارهێنانی تەکنۆلۆژیا داهێنانێ بکەین لێرە ئێمە زانین کە لە کوردستانە کێشەی کارەبامان هەیە واقعەکە کەسمان ناتوانین لێ ڕابکەین و ئەم کاکە ئایش چی کردووە هاتووە ئەم پرۆژەی هاتوتە مێشکیەوە منە بێ چارەسەرێکی کارەبا بدۆزمەوە یعنی ئەم پرۆژەیە بێگومان ینی من لەوە زۆر دڵنیام کە لە داهاتووە ئەم پرۆژەی گەورەترە بێت شتی گەورەتری لێ بەرەمەهێن کاکە ئاراتۆ بەمە توانیت چارەسەری بڕانی بەردەوامی کارەبا بکەیت و پلەیستێشنەکە درێژە پێ بدەیت بە یاریکردنەکە من ناتوانم تاکی سەڵەسەوە بمێکە ئاین بە تاواتی چاکە بێت کارەبا بەڵام ئێستا گەرەمە بە پرۆژەیەکی گەورەتر بکرێ یەک تۆس ئەو تاقە شەمسیە گەورەتر بێت چارەسەری ماڵێکەکە ئەتوانێت کارەبای ماڵە دابین کە چارەسەری پلەیستێشنەکەی تۆی کرد منە خۆم جارە درست نەکردانی بەس ئەوەیە دەست خۆش لەبەری کە کاتمان کەمە بە ئەوانیش پرۆژەکانی خۆیان پێشکەشکن و قسەمان بۆ بکەن تۆ ناوت گوڵە گیان تەمەنە چەنەوە پرۆژەکەی تۆ چییە؟ زۆر سپاس من نام ڕان محەممەدە سیانزە ساڵم ڕەهند محەممەد من لە سیانزەم لە پۆلی حوتم پرۆژەکەی ئەمە شتێکی سووکە و باسی پرۆگرامێکەکە حساباتمان بۆکەم حساباتە پێویستمان پێێتی بۆ چەند شوێنەکەەوە کە ئێستا کێشێت چکە زۆر پرۆگرامە لێرە بە سارێکی زۆر گەورایی فرۆشێت بام شتەکە قورس و تێگەیشتێکی زۆری پێچێت تاوەکو تێگەی ئێمە شتێکی گەورەمان دەستکەدە کۆمپانیای گەورە بتوانێت بەکاری بێنێ بەڵام لە کاتی بەکارهێنانە زوو بتوانین تێبگەی پرۆگرامی کە بە 6 مانگ ساڵە ئەنجا تێگەی ئەمیان هەر سێریکەی ئەتوانی یەکسەر تێبگەی ئەم پرۆژێ پێینتن توشتمیش بۆ داناوە بەرەی لەژێر دەستی خۆمان بێت و کۆنتترۆل بکرێت کەس ناتوانێت کۆپی ئەم شتە بکات بەتەمای خۆت بوو یان مامۆستایەکان فکرەکەی خۆمان بوو ئێمە ماوەساکە بەتەماییش مەسەن شتە و ئاگاداری پۆل بین بام ئێمە زۆر بەلامانەوە مەسن شتی خاوە کردەوە کۆمپیوتەرەکەی خاوە کردەوە ئەنجا بەلایەمەوە زۆر ئێسفادەیەکیشی بۆ نابوو بام بۆیە ویستمان ئەم شتە دروستکەین کە یارمەتێکی زۆرمان بە من و ئەم هاوڕێمان بەیەکەوە دروستمان کرد من بەشێکی کۆدینگەکەم زۆر سپاس من نام کارەکە ئیوانە سیانزە ساڵم لە پۆلی حوتم من و ئەم هاوڕێم بەیەکەوە ئەو پرۆجێکتەمان دروست کرد ئەو پرۆژەمان دروست کردووە لەبەرەوەی یارمەتی بزنسمانەکان بین ئێستا خۆم بەڵکم بزنسمانەکە ئەم بەم پرۆژەیە ئەتوانین ئیشەکەی بۆ ئاسانکەی ئێستا باوکم خۆی لەم پرۆژەی کڕی بوو پارێکی زۆری پێ بوو زۆری پێ باوکت تا چەند یارمەتی دەرت بوو تا چەند هاندەرت بوو لە پێنا ئەوەی کە داهێنانە بچووکەکەی کوڕەکەی بەرز بنرخێنێ و وەکڵێ تا چەند دڵخۆش بوو بۆ داهێنانی تۆ وەڵا بەڕاستی من ئەم هاوڕێم بێکەوە دەستمان پێ کرد من پرۆژەیە باوکم پێی خۆش بکەم ئەم پرۆژەمان بێکەوە دروست کردووە بەتەما بوو لەشماوە گرێت و ئەوەی خۆی وازێ بێنێت چی بە دیاری بۆ کڕیت وەڵا جارە هیچ جارێک بەتەمان ئەبدێتی گەوری بۆکەین ئیشەکە زۆر ئاسانتری بۆکەین ئێمە پرۆژەکەمان بە داتابیسێکەوە ڕەبتە داتابیسەکە بۆ تۆ شتێک ئەفرۆشیت کۆمپیوتەرێکە فرۆشیت شوێنەکەیە پەنجی پیانەی کە پەنج پیانە ئەباتە شوێنێکی تر لە شوێنەوە ئەڵی کۆمپیوتەرێکم فرۆشتە بۆ نمونە بە 500 دلار بە 500 دلارەکە کە فرۆشی پێتەڵێ چەنە قازانجە کردووە چەنە زەرەریش کردووە پێتەڵێ لە بینەکەدا شوێنەکەی کە کۆمپیوتەرەکان لێداناوە چەنە کۆمپیوتەرە ماوە چەنێک فرۆشتووە و چەند قازانجە کردووە زۆر باشە دەستخۆش ببوورە باسی پرۆژێ و دوات زەمان بەس ببوورە ڕاز مامۆستا دەرناق پێم بڵێ بزانم گرنگترین پرۆژەی ئەمان کام پرۆژیان زۆر پێشکەوتوو بوو بەلای ئەوە کە زۆر گرنگ بوو کامیان پێشکەوتنی بەدەستێنەوە کام پرۆژیان زۆر گرنگ بوو بەڵێ حتمما هەموو پرۆژەکان گرنگی جەگەر خوێندکاری کەشتان هەبێت کە پرۆژەی تەقدیم هەمویان گرنگە مە بەستم چییە بەدەر لەمانیش خوێندکاری کەتان هەیە کە پرۆژەی تەقدیم کردووە هەر بە شێوەیەکی گشتی کام پرۆژەیە بەلای ئێوە زۆر گرنگ بوو کە پلەی باشی بەدەستێنا بێت ئەو پرۆژانی کە پلی باشیان بەدەستێناوەی کە لە خیانەوە چونکە پرۆژەکانمان زۆرن وەکوتم لە نۆ بواری جیاوازە ئەو بوارانە چین بوارەکان کیمیا فیزیا زیندەوەرزانی ڕۆبۆت کۆمپیوتەر
وزە ژینگە لەم بوارانەیە بوو یەکێک لەو پرۆژانە با بڵین زیاتر لەسەر ئاستی وزە بەرهەمێنانی کارەبایە یعنی خوێن بی لەواکەن و کێشەی کارەبایە لە بەرەوە چارەسەرێک پێویستەکەم بدۆزینەوە خوێنکارێکمان هەڵسا بوو بە کردنی پرۆژەیەک ئەویش ئەڵێ تاسەمان هەیە لە کوردستانە کاتێک تاسەیەکی دروست کرد بوو سارە بەسەر تاسەکەی ڕوە بەهۆی ئەو جوڵەی میکانیکی کەتیایەتی کارەبا دروستەکات ئەم پرۆژەیە زۆر پرۆژەیەکی ئۆرجیناڵە لە لای فکرەکەش بەتەواوەتی لای خوێنکارەکەەوە دروست بووە خوێنکارێکی ترمان پرۆژەیەکی تەقدیم کردبوو دروستکردنی درۆنێ بوو ئەم درۆنە بۆ گەیاندنی دەرمان بوو بۆ کاتی پێویست لە کاتێکی کەمە بۆ نمونە ئەڵێت ئەگەر لێرە بچینە سیتەک ماوەیەکی زۆری لاوەچێ بە 15 خۆلک 20 خۆلک بگەینە سیتەک لە سیتەک بۆ نمونە ئەگەر یەکێک دوو پشک مار پێوی بدات هەندێک حاڵەتی پێویستەکە بە خێرایی چارەسەر بکرێت ئەگەرنا تووشی مامۆستا لەبەر کاتی بەرنامەکەمان زۆر کەمیەوە پێم خۆشە باسی گرنگی پرۆژەکەی کاکە ڕەهەند و کاکەکارانمان بۆ بکەی و دەتوانرێت چۆن برەو بەم جۆرە پرۆژە و داهێنانە بدەڵێ ئێستا چەند کۆمپانیا هەیە لە بوارەکانی داتابیسا کە ئیشەکەن دروستکردنی داتابیسێک بۆ کۆمپانیاکان ئەم وە بە پارەیەکی زۆریش دەیفرۆشتنەوە لە بیزنسە ئەم خوێنکارانەش هەڵساون بۆی کە فکرەکان لە کۆمپانیاکی باوکیانەوە وەرگرتووە داتابیسێک دروستکەن لە تەمەنێکی زۆر مناڵیەوە ئەکرێن پرۆژەیە هەبێت یعنی لە دەرەوە لە کۆمپانیا گەورەکان بیکەن بەڵام ئەوەی کە دووبارە ئێڵێمەوە خوێنکارەکانمە لەم تەمەنە مناڵیەوە بتوانن داتابیسێک دروست بکەن لە وەکوی کە باسان کرد شۆڕشێکی تەکنۆلۆژیا هەیە تەکنۆلۆژیا بە شێوازێکی باش بەکار بهێنن بتوان داتابیسێک دروستکەن ئەمە زۆر گەورەیە بۆ پرسیارێک مێ بۆ مامۆستای ڕێنمایەکتان بڵاو کردێتەوە کە ئەم جارە جیاوازترە کە خوێندکارانی قوتابخانەکانی دیکەی کۆلێژەکانی کە ئەتوانن بەشدار بن لەم پێشبڕکانیەوە بە مەرجێک کە زمانی ئینگلیزی بزانن ئەگەر تۆزێ ڕوونکردنەوەم بۆ بێ لەسەر ئەمە زۆر سپاس ئەم ساڵ ئێمە ڕوونکردنەوەماندا چونکە هەڵسەنگاندن کە کردمان بۆ پرۆژەکان بە یاری هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی و لەگەڵ زانکۆکانی سلێمانیە هەڵسەنگاندمان بۆ کرد ئەو ڕێنماشمانە کە خوێنکارەکانی تر ئەتوانن بەشداری بکەن بۆ ساڵی داهاتووش پلانی لەو جۆرەمانەیە خوێنکاری ئەگەر پرۆژەیەکی بێت ئەتوانێت بەشداری شانازین چاوی یەک بە یەکتان ماجەکەم ئینشاڵڵا داهاتوویەکی ڕۆشنتانە بێ کۆمەڵگەش بەرەو ئەم شتە باشانە هەنگاوانێ وە تۆش چارەسەری کۆمەڵگەکەمانەکەین ئێوەش ئینشاڵڵا بزنسپانەکان سووتان لێبین و ئەگە دیاریشان پێدان ئێمەش بێبەش مەکەم بەر لەوێ بچمە لای پەیامنێرانمان شەیدا زانیاریێکی خۆش زۆر بە کورتەکەی 7 ساڵە بەڵام کۆیەکەمە لە چەندێڕێکدا سعدی مەراغەیی سەرۆکوەزیرانی پێشووی ئێران دەگێڕێتەوە ڕۆژێک هاتمەوە بۆ ماڵژنەکەم خەریکی زەڵاتە و پرتەوبۆڵە بوو گوتم وا بوومە پارێزگاری شارێک دەڵێ گوتی مێردی دراوسێکەمان یا مێردی هاوڕەکانم میان بوونە وەزیر یا جێگری وەزیرە لە دوای ماوەیە کە بوومە جێگری وەزیر کە پێم وتەوە گوتی جا چییە مێردی خەڵک بۆتە وەزیر دوای ماوەیەکیش کە بوومە وەزیر هەر هەمان ناڕازی وتی جاوە چی هەر خەڵکێکە بێتە سەرۆک وەزیران کە ئەو ڕۆژە هاتمەوە وتم ئەوە بوومە سەرۆک وەزیرانی ئێران وتی قڕ بەسەر ئەو میلەتەی کە تۆ سەرۆک وەزیرانی تی بەخۆیان بەرەو داڕوخان داڕمانیە بی دەچمە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە بزانم لەوێ چه زانیاری و چه مەڕاستیمێگەیە کە بیگوازێتەوە بۆ ئێمە جێی سەرنج و سەرنجی ئێمە و ئێوە یاجیز بێ چەمچەماڵەوە چی شتێک دەگوزارێکەوە بۆمان باس بکەی و هەواڵ زانیاری گرنگەکانی سوسمانجین کە بۆ ئێمە و بینەرانی بگوازیتەوە سڵاوی خوای گەورە لێ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ چەند چالاکیەک بەڕێوە ئەچن هەر لە درێژەی بەڕێوەچوونی چالاکیەکان بە بۆنەی سیوەکەمین ساڵی یادی مەرگەساتی ئەنفالەوە ئێستا ئێمە لە هۆڵی ڕۆشنبیریدا لە هۆڵی ڕۆشنبیری سێمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید بەڕێوەچێ من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم دیدارە وە ساڵی چەنەمە ئەوە لەسەر کۆی چالاکیەکە بەڕێز جعفەر کەریم بەڕێوەبەری ڕۆشنبیری چەمچەماڵ و ڕێکاک جعفەر زۆر سپاس بە ئامادەبوون زۆر تاخیرمان کردی ئەگەر پێم بڵێ ئامانج و مەبەستان لە سازانێم جۆرە چالاکیانە چیەوە بۆ ساڵی چەنەمە ئەم چالاکیە بەڕێوە ئەوەی من بەوەستمان بوو ئەوەیە کە واسە شارەکەمان بەناوی پایتەخت و شەهید و ئەنفالکراوەکانە و ئێمەش ئەم نمایشەکە ئەیکەین لە هۆڵێکی خۆمان زیاتر لە پێکاتووە لە 10 فیلم 8 فیلمی کورت و 2 فیلمی درێژ مەرگە ساتەکانی ئەنفالی تایە جیلێک هەیە هێشتا تا ئێستا نازانێت ئەنفال چی و چۆن چۆنی بووە ئەم جێری بەتایبەتی لە دوای
هشتا کەساغا هەموو خوێنکاری جامی ئەو پەیمانگاکانن بڕوا بکە لەوانەیە سەریان پرسی کە ئەنفال چێ نازان بەس ئەمان ئەم مەرگەساتی کەواتە کە نیشانی دێن لە فیلمەکانە بۆی کە پیان بڵین کە پێش ئەوی ئێوە ببن حکومەتێک هەبووە لە عراق بەناو حکومەت بەعسەوە ئاوای لە ملەتی گەلی کورد کردووە و کوردی زیندە بەساڵ کردووە و تا ئێستاکەش کۆمەڵێ خەڵکی ئەوە بڵین ئێسک و پروشی نهاتۆتەوە بۆ بەڵێن ڕووفاتی نهاتۆتەوە بۆ کەسوکاریان هەموو لە چاوەڕانی ئەوان ئەوەشی کە ئێمە هەدەفمان ئەوەیە لەبەری خەڵکی ئەم شارە زیاترین کە پاشماوەی ئەنفال و ئەنفالی تایە بەنیازن لە ساڵانی ئایندا ئەم جۆرە چالاکێ بە شێوکی فراوانتر بەڕێوەبەرن وڵی ئەگەر خوای گەورەی یاوەەر بێت و دارایش باش بێت وەزارەتی ڕۆشنبیری هاوکارمان بکە ئەتوانین مەسیەمە چوارم و پێنجەم و شەشەمی بڕوا هەتا بۆمان بکات زۆر سپاس بۆ بەڕێز جەلال جەباری پەیاندێمان لە چەند سوماڵ و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان بەڵە بەڕێزان تەواوی بەرگەو بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سپێنێ پێتان شادەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێری خواتان لەگەڵ